بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستانمان تاعات و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت ئینشاءڵڵا. ئەم شەویش بە یارمەتی هاوکاران و لەگەڵ هاوکارە مامۆستاشوان لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین. بابەتێکی گرنگمان ئامادە کردووە کە پێوەستە بە ئاسوودەی و بە خێزانەکان ئینشاءڵڵا لەگەڵ میوانەکانماندا گفتوگۆی لەبارەوە دەکەین. زۆر سپاس کاک دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوی خوای گەورەتان لێبێ تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانی هەموو لایەک قبول بێ خوای گەورە ئینشەڵڵا هەموو کاری هەموو لایەکمان ئاسان بکە و ئەم شەویش لە ستۆدیۆی سی گەوهەر لە ژێر ناونیشانی مانگی پیرۆزی ڕەمەزان و دەرفەتێک بۆ پێکەوەبوون و ئاسوودەیی خێزان گفتوگۆوەکەین لەگەڵ پۆلێک لە میوانی زۆر ئازیز و زۆر بەڕێز و شارەزا و پسپۆر بە پێویست بە کۆمەڵێک بابەتی خێزانی کە ئیشەڵڵا سوودێکی زۆریان لێ وەرگن ئومێد دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە بۆ هیوایەن ئەم شەویش بتوانین کۆمەڵێک زانیاری گرنگ پێیوەست و پێویست بە ژیانی ڕۆژانەی هەر تاکێکمان لە نێو خێزان کە ڕەنگە پێویستمان بەوەی بیرهێنانەوە بێت یا خود ڕێگایەکی ڕۆشنتر بێت تا بتوانین بە ئاسوودەی لە نێو خێزانەکانمانە ژیان گوزەر بکەین. دەستخۆش بە مامۆستاژیان میوانەکانمان بە بینەرە ئازیزەکانمان بناسیێنین دکتۆر محەممەد سینەمۆکی مامۆستایانی هەروەها مامۆستا ئازاد جەلال توێژەری کۆمەڵایەتی و مامۆستا گوڵاڵە حەسەن ڕاوێژکاری خێزانی واروەها مامۆستا ئامینە سدیق موسە لە بواری فکری خانمان و ڕاوێژکاری خێزانی یاخوا بەخێر بێن سپاس بۆم مامۆستا محەممەد ئەگەر بێمە لای تۆ کە لە هەمومان لە تەمەن گەورەترانی مامۆستا یاخوا بەخێر بێسەر دوو چامان ڕشپی مەجلیسە بێگومان مامۆستاگیان تا چەند گرنگە مانگی پیرۆزی ڕەمەزان بکەینە دەرفەتێک بۆی کە بەختەوەری و ئاسوودەیی خێزان دەستەبەر بکەین لە مانگەداوە ئەم بەختەوەری و ئاسوودەیە ئیدامە بین بۆی کە لە دوای ڕەمەزانیش بەردەوامی هەبێت. بەڵێ سەرەتا سوپاسان دەکەین بۆ سازدانی ئەم دەرفەتەیە و ئێوەش دەکەین. بسم الله الحمد لله وبه نستعين. لە حەقیقەتدا دەرفەت وەکو زۆرێک لە زانایان ڕایان وایە کە دەرفەت پێویستە ئینسان بۆ خۆی بیسازێنێ، بەڵام یەکێک لەو دەستکەوت و نیعمەتە زۆر گەورانەی کە خوای گەورە وەکو خەڵاتێک داوێتی بە ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەویش ئەوەیە کە لە مانگی ڕەمەزاندا خوای گەورە بۆ خۆی کۆمەڵێک دەرفەتی زۆر گەورە و گرانبەهای سازاندووە بۆ ئێمە کە هەر کەسێک ئەو دەرفەتانە بقۆزیتەوە بۆ دنیاش و بۆ قیامەتی سەربەرزی. ڕەمەزان پڕ لە کۆمەڵە دەرفەت کە بەتایبەت ئەو دەرفەتانە بۆ خێزان زۆر زۆر گرنگن. ئەگەر بەڕاستی ئێمە سەرژمێریکی وردمان لە بەردەست بێ داتایەکی وردمان لە بەردەست بێ بەس ئەگەر بۆمە لە چەند شارێکی کوردستان بۆمە لە هەولێر لە سلێمانی لە قەزاکان لە محافەزەکانی کە لە ئیدارەکان ئەگەر سەرژمێریەکمان بدەنێ یان دەستمان کەوێ یان وەری بگرین بۆمان دەردەکەوێ جەریمە و تاوانی خێزانی لە ڕەمەزاندا بە بەراورد لەگەڵ غەیری ڕەمەزاندا دەتوانم ئەمن بە قەنەعاتی خۆم چکە ئێمەش ڕاستی خەڵک تەلەفۆن دەکا و پرسیا دەکە دەربارەی کێشە خێزانیەکان پێم وایە لە 190 بەرەو سەرتریش کێشەی خێزانی لە ڕەمەزاندا بەرەو چۆن دەڵێ بووکانەوە دەڕوە یاخود بەرەو کبوونەوە دەڕوە. بۆیە بەڕاستی ڕەمەزان پڕێتی لە کۆمەڵێک گەوهەر کە هەموو ئەو گەوهرانە باشترین دەستکەوتن بۆ خێزان هەر خێزانێک پەیڕەویان لێ بکە جگە لە ئاسوودەیی پێم وانە هیچ زیان و زەرەرێکی لێ بکەن. بۆیە گرنگە بەڕاستی هەمومان بەیاخ بەو دەرفەتانە وە قۆستنەوەی دەرفەتەکان بدەین. دەستخۆش بەخوا دکتۆریان ماوەستا ئازاربانە لە نۆرە هین جیاوازیەکەن چمە لای خانمێکیان ماوەستا گوڵاڵە لێرەوە بەدەستە ڕاستیەک دکتۆر باسی لەوەی کرد لە ڕەمەزانە ناگرفتەکان کەمە بنەوە بەڕێز وەکو ڕاوێژکارێکی خێزانی دڵنیام دەیان کە زیاتوتە لات ڕەنگە کۆمەڵێکیان بۆنەی خۆشن بەداخەوە کۆمەڵێکیشان داخ و مەراخ و گرفت بن. هەر بەڕاستی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەو دەرفەتەیە خێزانەکان ئارامترن کێشەکان کەمترێنە لای بەڕێستان هەستەکەن جیاوازیەکەیە واگەر هەیە چۆن بتوانین ئەمە هەنگاوێک بەلانی گەون چەند مانگێکیش دوای ڕەمەزان درێژە بکێشێ. سپاسانەکەم و دەستخۆشتان لێکم بۆ بەرنامە بەسوودە بەڕاستی بەرنامەیەکی بەسوودە بۆ خێزان. بەڵێ جیاوازێکی زۆری هەیە وەکو مامۆستا ئاماژەی پێدا داتا کراوە بەڵێ داتا هەیە کە لە مانگی ڕەمەزانە تاوانەکان کەمن کێشە خێزانەکان کەمن. مانگی پیرۆزی ڕەمەزان وا ئەکا کە خێزانەکان کەمترین کێشە چەند هۆکارێکی وەکو باسمان کرد کە پێشتریش بەڕێز ئاماژەت پێدا کە کۆکردنەوەی خێزانەکان لەسەر سفرەیەک و کۆبوونەوەی ئەم خێزان لە کاتێکا کە خوای پەروەردگار مانگی ڕەمەزان بە
بە فرسەتێک بۆ خێزانەکان بە تایبەتی ئەگەر بیخۆزنەوە بۆ خۆیان ڕێخستنی کاتەکانیان زۆر گرنگە. جاری وایە کە لە پێشتر پێش ڕەمەزان ئەم خێزانە کاتی نییە بۆ یەکتر ببینە، کاتی نییە لەسەر سفرێک کۆ بێتەوە، کاتی نییە ڕاوێژ بە یەکەوە بکە. بەڵام لە کاتی ڕەمەزانە زۆر گرنگی بە کات و بەرامڕێژی بۆ خۆی کردووە. ئەبێ ئیلا بۆ نمونە لە بانگی مەغریبە لەوە چێ پێشتر پێش ڕەمەزان ئەم خێزانە کۆ نەبوو بێتەوە سەعاتێ دوای ئەوە ئەندامێکی یاد بێت و یاد خواردن دوا کەوتێ. بەڵام ئێستا بەهۆی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە ئەبێ پێشتر ئامادەکاری کرابێ و بەرنامەڕێژی کرابێتەوە. بە هەمان شێوە بۆ چونە دەرویان بە یەکتری و جەماعەتکردن و قورئان خوێندنیان و کۆمەڵی بەرنامەڕێژیان کردووە کێشەکان کەم بێتەوە. ئەوەش ئەگەڕێتەوە بۆی کە ئەم خێزانە زۆرترین کات بەیەکەون، زۆرترین کات بەیەک و گفتوگۆکەن، بۆیە کێشەکان کەم بۆتەوە. ئێمە ئەتوانین بە چەند ڕێنمایەک و چەند ئامۆژگاری وا بکەین کە ئەم خێزانانە دوای ڕەمەزانی جوابن. ئەگەر هەر یەکە لە ئێمە ئەوەی کە ئێستا لە گرنگی لە ڕەمەزانە ئەیکەین و ئەنجامی ئەدەین لە دوای ڕەمەزان بۆ نمونە کۆبوونەوەی زیاتر و یەکێ لەوانەیە کە گرنگی پێدەین بڵێن بواری کۆمەڵایەتیە. ئەم بواری کۆمەڵایەتی لە دوای ڕەمەزانیش وەکو پێشتر وەکو لەوانەی هەندێک خێزان بڵێ وڵا کاتمان نییە و ئامادەنی میوانمان بێت یا بەڵام لە ڕەمەزانە سێرەکی کە چەندەها فەرموودە هەیە باسی ئیفتارەکە چەند خێرە، خواردنی ئامادەکەی چەند خێرە بۆ کەسی سەردانێ بکە، دەستگیروی هەژارێ بکەی چەند خێرە. ئەم بەرنامانە لە دوای ڕەمەزان درێژە پێ بدە و بەردەوام بنیا قورئان خوێندنیا کۆبوونەوەی خێزانی ئەمانە ئینشەڵا واکە کێشەکان وە چەندها خاڵێکە کە ئینشەڵا دوای چینە سەری کە کێشەکان کەمتر بێت. دەستخۆش بێ مامۆستا دێمە لای بەڕێستان یاخوا بەخێر بێن. مانگی پیرۆزی ڕەمەزان لەوەی کە مانگێکی پرخێر و بەرەکەتە وەک کە دکتۆریش ئاماژەی بەوە کرد کە لە سەدانەوەی کێشەکان کەمە بێتەوە. هەڵبەتە پێم وایە بەشێکی ئەو خێر و بەرەکەتێکە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەیە. ئەم مانگە چۆن بکرێتە دەرفەتێکیش بۆی کە چ پیاوان چ خانمان کە خەریکی عیبادەت و پەرستش دەبن هاوکار و هاریکاری یەکتر بن و زیاتر لەم مانگەدا بەدەم یەکترەوە بن و خۆشەویستی زیاتر بە یەکتر ببەخشن تاوەکو خێزانێکی ئاسوودە بێتە ئاراوە. ڕەمەزان طبعا کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ڕەمەزان بۆ ڕەمەزان کەفارەتە، ئەبێ هەموو خێزانێکی ئیسلامی ئەوەنە تازەگەری لە ناو خێزانەکەی ڕووبدات بەشی ساڵێکی بکات. یعنی هەموو جارێک کە گەر خێزانێک لە یەک دوورەکەونەوە یا مشکلیان بۆ دروستە بێ یا کەمێ ساردیتیان ناڕۆدا، ئەبێ خێزان یعنی ڕەمەزان فێریان بکاتەوە تازەیان بکاتەوە کۆبوونەوەی سەرسفرە کە بەڕاستی لە ناو خێزانە ئاسوودەی و ئارامیە. جاری وایە کە کۆبیتەوە لەسەر سفرەی پارشێ و یا ئێواران باوکە کە قسەیەکی خۆشەکە مناڵەکان هەمویان دڵ ئارامە بن. یەکێ لە مناڵەکان ئەگەر قسەیەکی خۆش یا باسێکی خۆی بکای گەڕێتەوە هەموو گوێبیستی بابەتی مناڵەکانە بن لایەن دایبا بۆ هەم دایبابیش بۆ مناڵ. ئەو کۆبوونەوە زۆر زۆر گرنگە بۆ تازەبوونەوەی پەیوەندی بۆ بەهێزکردنی پەیوەندی لە بین ئەندامانی خێزانە. جگەلەوە ڕەمەزانە بێ فێری ئەوەمان بکە خێزان یەک هەدەفەیە، وەکو چۆن ڕەمەزان مەسەلەن هەتا مانگەکە تەواوە بێ ڕۆژۆکە هەمووی بەیەکەوە ئیگرێ، بەیەکەوە پارشێوەکەی بەیەکەوە بەربانگەکەی بەیەکەوە ئیشکردن بۆ کاروباری جەژن و ئەمانە و چاوەڕێکردنی جەژن و لەو مانگە یەک مانگ ئەم خێزانە ڕایەن لەسەرەوەی کەوا هەدەفێکیان هەیە ئەم هەدەفە بەیەکەوە جێبەجێ بکەن. بۆ ساڵەکەش ئەکرێ مەسەلەن ئەم خێزانە هەدەفی گەوری خۆیان دیاری بکەن لە ماوەی ئەم ساڵە خێزانەکان هەمووی بڵێن کاری بۆ بکەن. مەسەلەن بەرزکردنەوەی لایەنی ئابووری خێزانەکە ئەکرێ خۆ هەر لە ڕەمەزانە مەسەلەن خیتەیەکی بۆ دابنن تا ساڵی داهاتوو ڕەمەزان ئێمە ئەوە بکەین. یان مەسەلەن حەلکردنی مشکلەیەک لە بینی ژن و پیاوەکە کە هەیە ساردیە کە ڕوویاوە ئەکرێ لە ڕەمەزانە بەم پێکەوە بوون و مەسەلەن پیاوەکە بینە ژنەکە زۆر خۆی مانووەکە و کاتی خۆی دیاری کردووە بۆ خواردنەکە و خواردنەکە لە کاتی خۆیان حازر بێ، ئەمە پیاوەکە کە چاوەڕێی خواردنەکە کە لەوە پێشوانە بۆ هاتوۆتە سەر سفرەکە و چاوەڕێی نەکردووە بەسە چاوەڕێیەکە ئەم ئەرکەی خێزانەکەی لەبەر چاوەگرێ. خێزانیش بەرامبەر بڵێن بە پیاوەکە کە خواردنەکان هێنێتەوە خەمی بڵێن خواردنەکانە خواچیمان هەیە چیمان نییە، ئەمە پێکەوە ژیانێک ینی تازەبوونەوەیەک لە ناو خێزانەکان ئابێ دروستکە، خۆشەویستێکی زیادە بێ دروستکە، ڕێزگرتن لە کات چونکە کات مانگە هەمووی خەریکیەوەیە کاتەکان ڕێکەخا، کاتی بەربانگە، کاتی پارشێوە، کاتی نوێژەکانە، کاتی تەراویحە، جاریوای بەپەلە نانی ئێوارە بەپەلە سفرەکان کۆکەن هەمووی دەرەچێ بۆ نوێژی تەراویح. ئەمە وایان لێکا بڵێن ڕابێن ئەکرێ خێزانەکان ئەمە لە دوای ڕەمەزان وازی لێنێنن
یعنی بیکەنە دەرفەتێک بۆ ئەوەی کە تا ساڵی داهاتوو کۆمەڵێشت چۆن بە منەظەمی توانیویانە لە ڕەمەزانە بیکەن ئەکرێت لە دوای ڕەمەزانیشان خێزانە بۆ هەدەفێکی دیاریکراوە تا ساڵی داهاتوو کۆمەڵێشت لە ماڵەکانیانە بەرەو پێش بەرن یعنی وەکو خولێک سەیری بکەن بۆ ڕاهاتن لەسەر کات لەسەر دیاریکردنی هەدەفێک کە هەمویان بەیەکەوە ئیشی بۆ بکەن ئەو بە تاکیدیش کاتێک کە ئەمانە ڕووەدا لە ناو خێزانە بەرەکەتی خوای گەورەش دابەرە چونکە ئێمە لە زۆر فەرمودا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ سیرکردنی یەکتری بە مەحەبەت و بە خۆشەویستی بەرەکەتی خوای گەورە دابەزێ بۆ خێزانەکان لە ڕەمەزانە ئەمانە هەمووی هەیە بۆ چونکە کۆبوونەوەکان زۆرە بەرەکەتی خوای گەورە لەوانەیە بگرێ تا ڕەمەزانەکەی تریش دەست خۆش بێ ماوەسا ئازادیان دووبارە بەخێر بێ چاوەماتەکەم قوربانم خواشایدە پیاڵدانی زیاد لە پێویست نییە بەس دەزانم هەڵقوڵاوی نێو قوربانم هۆکارەکانی ینی ئەو کێشانەی کە هۆکارەکانیان دەزانی ئەو هۆکارانشی کە ئارامی خێزان وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی وەکو باو وەکو خاڵێک وەکو مامێک وەکو هاونەشتمانێکی ئەم کۆمەڵگایە ئەرێ بەڕاستی سفرە ئەو جادوویەی هەیەوە ئاواکاریان زۆر خێزانە بینم بە ڕۆژوش نین یانی لە کۆمەلگای کوردی دڵنیان مامۆستانیش دەیان نمونیان هەیە بەڵام کاتەکانیان لەگەڵ مسلمانان ڕێگەخەن سڕی ئەم سفرە قەرەباڵخە چی وەکو توێژەرێک وەڵا ئەم لە ڕووی دەرونی هەم لە ڕووی کۆمەڵایەتی سەرڕێگەی ئەوەیە ئێمە لە هەت ئەمە توێژینەوەی زانستیە لە 21 ژەمی سفرە لە هەفتەیەکە مەسەلەن بۆ نمونە هەموو ئەو خێزانانەی کە دەژەم لەسەر سفرەکە بن باشترن لەوانەی کە بڵین کەمتر ئەمە زۆربەی کێشەی ئێمە ئەو حاڵەتەیە جا لە کۆی قسەکانی ئەم بەڕێزانە منەوەم بۆ دەرکەوت کە لە ڕەمەزانە زۆرترین بەریەکەوتنمان لەگەڵ خوایە هەیە بەس کەمترین بەریەکەوتنمان لەگەڵ ئەندامانی تری خانەوادەکانە هەیە ئەو ڕۆژە لەوەیە وتم زۆربەی ئەو کێشانی کە دروستە بێت یعنی جاری وهەیە ئاسوودەیەکە لە ناوە بات زۆر ڕەخنەشم هاتە سەر مەسەلەن بۆ نمونە بەریەکەوتن لەگەڵ کاتێکەسی بۆ ماڵی خەزوت و دەیتەوە بەریەک کاتێکەسی بۆ سەیران و دەیتەوە کاتێ لەگەڵ ئاوازداوا و دش و هێوەر و خەزوورەمان بەڵام لە ڕەمەزانە ئەمانە کەمترە بێتەوە نازانم ڕەنگەوا بێت تۆزێ کەمتر ئەچی بەریەکەوتنە کۆمەڵاتەکەت زۆرترین بەریەکەوتنی لەگەڵ خۆی تەعالایە لەبەرەوە ناچار تۆ ئاسوودەیەکی دەرونی ڕوتێکە ئەم ئاسوودەیە ڕۆحیە تەبعاً ینی باوەڕکە بە پارە مەزەندە ناکرێت هەر چێژێکی هەیە ئینسان هەر لە خۆ ئاینە بێگومان ئەمە محەممەد ئەوە زیاتر کاریگەری هەم لە ڕووی دەرونیەوە یعنی بۆ ینی ڕەنگە زۆربەی خێزانەکان بەخیلی بەم زۆرە بەرن ئای خۆ زۆر شت هەیە مەسەلەن بۆ مێمە دایان بەرێکەوتنمان لەگەڵ خێزانەکانی تریژەیە بنەما ئاینەکانی تری جێبەجێ ناکەن بەڵام کە سەیرەکان خێزانەکانی تر ئەو خێزانانی پابند بە ئاینەوە بە ڕۆژۆ بن و ینی بەم شێوەیە ئاسوودەی یان تیا بڵاو بۆتەوە ئەوانی ژانی لایەنی لە لایەنەکان نەگرنە بەر هۆکارەکە ئەوەیە ئەم کۆبوونەوە خێزانیانە تەبعاً کاریگەری دروستەکە لەسەر بوونی ئاسوودی ئێستا زۆربەی ئەوانی کە گلەیەکەن پێشتر من پێش ڕەمەزان پۆستەکەم کرد ینی مەسەلەن بۆ نمونە پیاوان حەزەکەن مەسەلەن بۆ نمونە ژنەکانیان چۆن لە ڕەمەزانە تەعاملیان لەگەڵا بکەن مەسەلەن پیان خۆشە عادەتەن پیاوانی ببورن ئەم خاتون عزیزانی لێیە مەسەلەن پیان خۆشە کەمترین کات سەردانی ماڵی خەزوریان بکەن من ناڵێم هەڵبەت لە ڕەمەزانە سەردان نەکەن بەڵام لە ڕەمەزانە مەسەلەن بۆ نمونە ئەگەر کەمتر سەردان پیان خۆشە لە ماڵەوە بن پیان خۆشە مەسەلەن ئێواران چایەک بێنن پیان خۆشە ئەم حاڵەتانە کاتی خۆی ها ئەم ڕێنمانم لە پۆستەکانە کرد کۆمەڵێک گلێش بە هەمان شێوە ژنانیش ڕەنگە کۆمەڵێک بۆچوونی هینیان هەبێت کۆمەڵێک حاڵەتیان هەبێت کاوانیش پیان خۆشە پیاوەکانیان لەگەڵیان نابن بەس ئەوەی کە مهمە بۆ ژن ئەوەیە کە پیاوەکانیان لەگەڵیانایە یعنی کێشەی ئێمە لە ناو خێزانی کوردی ئەوەیە کە گلەی ژنان ئەوەیە کە پیاوەکانیان هەمالیانەکە بەڵام لە ڕەمەزانە زۆر گرنگیان پێیان وانە خاتون عزیزەکان یعنی گرنگێکی زیاد لە پێویستیان پێن لە ڕەمەزانە زۆرترین ئەوە هەموو ژەمە خێزانەکان پێکەوە 6 ژەم تۆ پێکەوە لەسەر سفرە خێزانەکانی هەموو ئەمانە ئاسوودەیی بۆ دەروون یعنی بەرجەستاکات هەموو ئەمانە کاریگەری هەیە لەسەر ژیانی کۆمەڵایەتی توانیم لە هەر ئەو قسانەی لە کاتی نان خواردنەکان ئەکرێ بڵێ ناڵێن 100% بەڵام بەلایانی کەم ڕێژەیەکی باش لەو گرفت و لێک تێ نەگەیشتنای نێوان خێزانەکان قوربان هەر بینین هەر بینینەکە پێکەوە هەر ئەو ئەوانی کە لە ڕۆژانی ترا گلەیان نەکرد پێکەوە نین هەموو ئەمانە کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کە ئەو ئافرەتە هەست بە ئاسوودەیکە تەبعاً ئێمە لەوە تێناگەین سایکۆلۆژی ئافرەت بەداخەوە بەتایبەتی پیاوانی ئێمە زۆر فرامۆشیانەکەین لە گرنگی پێنەدان و ئیهمالکردنیان لە بابەتی سفری خێزانیان زۆر جار یعنی ئێستا بۆ نمونە زۆربەی تازە خێزاندارەکان ئەو کێشانەی کە ڕویان بڕویانە بێتەوە ئەوەیە کە ئەوانیانە بە هەمان فۆرمە کۆمەڵاتەکەی پێشتر بژین بەڵام ژن ئەمەی ناوێت
کاتێک کە تۆ ئەمە بەمە ڕایت بە ژیانی خێزانی ڕایت کە لەگەڵ یانایت و کە ئەم بەریەکەوتنەت هەیە ئەم حاڵەتە بۆ خۆی لە ناو دەرونیانە دروستە بێت و کێشەکان کەم بێتەوە بیزەبەت بۆ تەیدی قسەکەی مامۆسای بەڕێز تەبان کێشەی خێزانی لە ڕەمەزانە زۆر کەمە بەڵام جاری وایە پەنگەخواتەوە یعنی ئەوەش نەبێت کە نەبێت هەیە بەڵام ڕایەگرن یعنی زۆر جار ڕاگیرێت یعنی من زۆر بخێزانم بینی و هەریکا بە خاتری ڕەمەزان هۆکارەکان یعنیکا بە خاتری مانگی ڕەمەزان و ئیدامی پێەیە ینی بە حقیقەت ئەمە بێتەوەی ئەوەی کە بەتەکیت حاڵەتێکە لە ژیانی هەموو ئینسانێکە ئەمە بەرەکەتدارە زۆر باشە کاک دکتۆر بەڵێ ئەفو ئەوەی کە مامۆستا ئازاد باسی کە طبعا بەڕای من طبعا دوایگە مەجال هەبێ دێنە سەر ئەو پایسەرەکانی ئاسوودەی خێزانی دروست دەکەن بەڵام دوو شت گرنگە بەڕاستی کە ئاماژە بێ یەکەم ڕەمەزان چۆن دەڵێ بەرەکەتێکی خوای تایبەتە کە خوای گەورە کۆمەڵێک زەمینێ سازی داناوە لەوانە بەنسبەت موسڵمانەوە شیاطین کۆت و زنجیر بە معنای ئەوەی کە مەجای گومڕاکاری و چاواشەکاریان بۆ موسڵمان لێ بەرتەسک دەبێتەوە ئەگەر نا بۆ خەڵکی کافر و مولحید و بێدین تەماشای زۆربەی غەزوەکان لە ڕەمەزاندا بووە یعنی ئەوان گەرم دەبن بۆ دژیاتی دین و ئەوانە بەڵام بۆ موسڵمان یعنی خی گەورە زەمینە سازیەکی کردووە کە هەر بۆ خۆی ینی کاریگەری خارجی لەسەر موسڵمان لاواز بێ دەمێنێتەوە سەر داخیلەکەش مانی بۆ نمونە زۆر جار کێشە خێزانیەکان دەگەڕنەوە بۆەوەی کە ژن و مێردەکان قەدری یەکتر نازان بە تایبەتی زۆرێک لە پیاوان قەدری ماندووبوونی خێزانی نازانێت کە خزمەتی منداڵی دەکە خزمەتی ماڵی دەکە چێشتی بۆ ئامادە دەکا خواردن و شتەکانی بۆ تەرتیب دەکا زۆر جار دەڵێ خێزانم کابانی ماڵە و بێ ئیشە خۆی بۆ نمونە ڕۆژی 8 ساعت ئیش دەکا ئیشێکی دادەنیش لەسەر مێزێک پێی وایە دنیای تێکداوە بەڵام لە ڕەمەزاندا بە زۆرێک لە پیاوان کیشەکانیشان کەم دەکەنەوە سەفەرەکانیشان کەم دەکەنەوە بۆیە لە ماڵدا هەز بە ماندوێتی خێزان دەکا زیاتر هەز دەکا خێزانی زۆر لەو ماندووترە وێ ڕایەوەی کەویش وەکو ئەم بەڕۆژووە بەڵام ئیشەکانی کەش هەمووی دەکا ئەم بەو شێوازەی نییە بۆیە ئەمەش جۆرێکە لە هۆکارەکانی ینی کەمبوونەوەی کێشە وە زیاتر ئاسوودەی خاڵێکی دی بەڕاستی لە ڕەمەزاندا توان بڵێم علاقات و پەیوەندەکان زیاتر تۆکمە دەبن زۆرێک لە زانایان پێیان وایە کەسە سەرکەوتووەکان ئەو کەسانن سێ خاڵیان تێدا بەرجەستە بێ یەکەم ئەو ئیشەی کە بۆی دەچێت تموح و ینی بۆ خۆی حەز و خولیایەکی بۆ ئیشەکە هەبێ و هەروەها کۆمەڵە خەڵکی هاوکاری لەگەڵدا بێ چکە ڕەفیق و هاوکار و هاوخەم کاریگەری هەیە بۆ ئینسان لە ئیشێکدا سەرکەوتو بێ سێەم پەیوەندیەکان تۆمۆحی هەر کەسێک بۆ هەر ئیشێک لە سەدادەی نەجاحەتی ئینسانەکانە مرۆڤەکانە لە هەر ئیشێکدا ڕەفیق و برادریش کاریگەریان بۆ سەرکەوتنی تۆ لە ئیشێکدا ڕێژەکەی لە 120 قسەی زانیان وا دەڵێن کاریگەری هەر زۆری ئینسان سەرکەوتنی ئینسان لە هەر پرۆژەیەکدا لە 170 بریتە لە علاقات بەڵام علاقات لەگەڵ چی لە علاقات لەگەڵ خوا لەگەڵ خۆی لەگەڵ خەڵک هەروەی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام باسی ئەم جۆر علاقەمان بۆ دەکات لە دقێکی زۆر کورت و پوختدا دەفەرمی اتقی الله حيثما كنت واتبع السيئة الحسنة تمحها وخالق الناس بخلق حسن اتقی الله بریتێ لە علاقاتی بەهێزی ئینسان لەگەڵ خوادا کە ئەسڵی فەلسەفە و حکمەتی ڕۆژوو لە ڕەمەزاندا لعلكم تتقون کەواتە ڕەمەزان علاقاتی ئینسان لەگەڵ خوادا زۆر بەهێز دەبێ بەهێزبوونی علاقاتی ئینسان لەگەڵ خوادا کاریگەری لەسەر ئاسوودەی ئینسانەکە و کاریگەری لە سەر ئاسوودەی خێزان هەیە دوو علاقاتی ئینسان لەگەڵ خۆیدا لە ڕەمەزاندا ئینسان زیاتر قەدری خۆی دەزانێ و قەدری فەقیر دەزانێ و حساب بۆ خۆی دەکات کە بەڕاستی ئێمە لە هەموو مانگەکانی کە دەخۆین و گوێ پێنادەین بەڵام لە ڕەمەزاندا هەوڵ دەدەین ئەو کۆمەڵە ژەهر و ڤایرۆسانەی لە ناو جەستەماندایە لە ڕێی ڕۆژەوە داینین خۆمان زیاتر قەدری خۆمان دەزانین و زیاتر حەز دەکەین کە ئێمە بەڕاستی سەیدی کەونین علاقەمان لەگەڵ خۆماندا نوێ دەوێتەوە بەوەی کە دەستبەرداری کۆمەڵە گوناه دەبین من زۆر جار دەڵێم ئینسان ئەگەر هەر کامێک لە ئێمە بتوانین هەر ڕەمەزانێک دەستبەرداری یەک گوناه بین و یەکێک لە چاکەکانیشمان گەشەی پێ بدەین پێم وایە بەڕاستی ئیشێکی زۆر گەورەمان کردو سێمیشان علاقاتی ئینسان لەگەڵ دەوروبەردا پەیوەندەکانی ئینسان لەگەڵ دەوروبەردا لەوانە خێزان ئێمە زۆر جار لە دەرەوەی ماڵی خۆمان ڕێز لە خەڵک دەگرین مجاملەیان دەکەین مسلمانێکە دۆستە خزمێکە ئەی باشە کە تۆ لەگەڵ کەسێکی دەرەوەی بازنەی خێزان مجاملە و قسەی خۆش و ئەوانە دەکەی بۆی ئەگەر قسەشت پێ بڵێن جنێویشت پێ بڵێن تۆ دەڵێی من بەڕۆژوم
ئەی باشە تۆ لەگەڵ خەڵکی بێگانەوە بی ئەی لەگەڵ خێزانی خۆتدا کە وەصاحبی بالجەنبە هاوسەرتە و ڕەفیقی بەهشتیشتە کەواتە ئەمە وا دەکا بەڕاستی ئەو علااقاتی بەهێزە کە لە سەدا هەفتای نەجاحەتی هەر کەسێکە لە هەر ئیشێکدا طبعا ئەو نەجاحەتە بۆ خێزانیش بەتەکەیت چەندە خێزان پەیوەندیان بێکەوە تۆکمە بێتەوە بە تایبەتی ڕەمەزان یەکێکە لە دەرفەتە زێڕینەکان بۆ تۆکمەبوونەوەی خێزان چکە بۆ منە زۆر بازرگان هەیە جاریوە بە مانگ بە دوو مانگ دەڕواتە دەرەوەی وڵات بەڵام لە ڕەمەزان دە تەماشا دەکەی علاقە و پەیوەندی ئینسان لەگەڵ خوادا لەگەڵ خۆیدا و لەگەڵ خەڵکیشدا لەوانە خێزان ژن و مێردەکان بێکە و علاقیان تۆکمەترە و لەگەڵ منداڵەکانیاندا بە هەمان شێوە منداڵ خەبەر دێنن بۆ پارشێ و منداڵەکان ئاگادار دەکەن پەلە مەکەن زۆری نەماوە وەربانگ تەشجیع و هاندان و ینی جۆرێک لە تێکەڵی و علاقاتێکی بەهێزەیە کە ئەمە وای کردووە ینی منداڵەکانیشمان هەز بە ماندوێتی ڕەمەزان نەکەن و هەز بە بێتاقەتی نەکەن بەعکسەوە زۆرێک لە منداڵەکان نیگەرانیان هەیە من منداڵێکی بچووکم هەیە پۆلی دوی سەرەتاییە وتی مامۆستایەک پێی وتم کاک هەموو ڕۆژێ بە ڕۆژومە بە ڕۆژێک نا ڕۆژێک تم کوڕم بە قسەی مامۆستا بکە بەس بە قسەی مش بکە هەموو ڕۆژێ بە ئەو ڕۆژێ بێتاقەت بووی بیشکێنە بەس کە بێتاقەتەوەی مشکێنە بۆ کە دەبینی ئێمە بە ڕۆژین بۆ خۆی دەڵێ حەز دەکەم بە ڕۆژوو بم کەواتە تەشجیع و هاندان و ڕاهێنان و تەمرین بە منداڵەکانیشمان کاریگەری هەیە کە منداڵەکانمان لە داهاتوودا ناجیح و سەرکەوتوو بن دەست خۆش بێخۆ شتێکە خۆشی سەرسفرەکان ناهێڵێ بەڕاستی ئەوەیە سفرە حازرێکرێ و مۆبایلەکان هەر کەسە مۆبایلێکی بەدەستێ سەیرەکە سەیری مۆبایلەکەیەکە و لە ئەندامانی سەرسفرەکە زۆر جارداخەنووسم بێمە لای ئەو پرسیارە ئێوەی خانم چی تووڕەتانەکات چی وڵی مۆبایل زۆر خانمان تۆڕاکە وەکو ئەوەی کە بینی بێتم یعنی کاتێکا بینی مناڵەکان نین لەگەڵ یەکتری چونکە هەر کەسە لەگەڵ مۆبایلەکەی خۆیەتی لەبەرەوە زۆری زعجەکە بانیانەکە و ئاگای لە خۆینێ بانیانەکە و هێشتا سەیری شتێکەکە و مەجای نییە لەبەرەوە گەر بکرێ هەر لە ڕەمەزانە بڕیار بدەن کاتی سەرسفرەکان مۆبایل لە شوێنێکادا بنرێ هەموویان مۆبایل لە شوێنێکادا بنرێ بۆی بتوانن بڵین تەفاعل لەگەڵ یەکتریا بکەن لەبەرەوە مۆبایل وەکو بڵێ بکوژی خۆشیەکانی سەرسفرەکانیشە باوسە بڵاوەوە چیڵین لەسەرەوەی کە طبعا هاوڕای ئەو قسەیان ڕاستەکە بەس هەستەکەم لە ڕەمەزانەوە ساوینەوە کەم بۆتەوە ئەبێکم بکرێتەوە بۆتەوە پێشتر ینی من خۆ مناڵێکمەیە پێشتر چەندێک پێمەوت هەر نانەکەی خواردویان بەڵام ئێستا کە بانگیدا خۆی بەبێەوەی تۆزی تەنزیمی دروست تا کاتێکە نانەکە حازرەکەن و یەنە سەرسفرەکەش مۆبایلەکەیان بدەسەوە بەس ئەگەرەوە دابنێن دوای ڕەمەزانیش لەوانەیە هەرڕابێن مەسەن بۆ سەرسفرەکان مۆبایلەکانیان خوێنە خاڵەیە سیستەمی خەوی مناڵی تێگاوە ینی من سیر کە وردەبمەوە ئەو پاسانی کە بەیانیان مناڵە بن بۆ مەکتب هەموویڵی جۆلانم بەم لەولایەکەون بە قورآن نیوەیان زۆربەی سەرنجە بە زۆربەی زۆریان لە کاتی خۆیانە دوا ئەکەون یعنی ئەمەش پەیوەندی بەو سیستەمە خێزانیەوە هەیە کە لە ماڵایە ئەم سیستەمە جار تێگەچێت ئەبێ وریادار بین ینی سیستەمی خەوی مناڵ کە تێکچوو خەتەرە چکە بەجددی زۆربەی هەرزەکارەکانمان تا بەرە بەیانەمێنەوە مۆبایلەکەن بیرمان نەچێت ئێمە لە پۆلی شاکابینی مناڵ تر هەباوێشکەیە و خەویە و سەرە خاتە سەری نەکەی و ناتوانانی ینی ئەمانەشی هەیە یعنی بە دوای خۆیدا ئەمکاریشتە سەر و بابەت وڵا گرنگە چکە دڵیام ڕەنگە یەکێک بێ لەو هۆکارانەی یان سەرەکی تری لەو هۆکارانەی کە ئاسوودەی خێزان تێگەرا بەس باسێکتان نامێ بەسەرما تێپڕێ بەتابە لە قسەکانی بەرز مامۆستا جەلالەمێ لە مامۆستا گوڵاڵە بپرسم تۆ لەوە گەڕێ خوشکی گەورەی منی وەکو مامۆسایەک وەکو ڕاوێژکارێکی خێزانی وەکو دایکێک وەکو هاوسەرێک ئەو تایبەتمەندیانە یاخود ئەو ڕەفتارانەی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەو خانمانەی بۆیان باس کردووی لەو توێژینەوانە لەو کێشانەی هاتووەتە لاتان وەکو ڕاوێژکارێکی خێزانی کە خانمان باسییان کردووە ئەنجامی ئەو گۆڕانکاریانی لە کۆتایە خێزان دوو ڕەگەزی جیاوازن و باوکو و برا و خوشک و پورزە وەلاخری کۆمەڵێکن کە ئەو هەنگاوانەی باسییان کرد تاکی بەرامبەر کردوویەتی و هۆکارێک بوون بۆ ئاسوودەیی خێزان یان ئەو ڕەفتارانەی پێش ڕەمەزان نیان کردو لە ناو ڕەمەزانە ئیکەن لە زوو هاتن بەدەمەوە هاتن کاکتۆر باسیەوەی کرد بوو بۆرە پرسیارەکەم درێژەی کێشا لە یارمەتیدان هەستکردن بە ماندوێتی خێزان و دایک و خوشک و برامان هینە خوشک و خێزانمان لە ماڵەوە بارسترینیان چین واکە خانمان زیاتر هەست بەوە بکەن گرنگیان پێدرێ یارمەتیە درێن بەرامبەرەکەیان هەستیان پێکا جاگەر براکەیان بێ باوکیان بێ هاوسەرەکەیان بێ بەڵێ من ئێمە گەربام سێکین ڕەمەزان مەدرسەیەکە مەدرسەیە قوتابخانەیەکی ئەتوانین بڵێن ئیمانیە ڕۆحیە تەندروستیە کۆمەڵایەتیە ئەمە وای کرۆ سەرجەم ئەندامانی خێزان لەو مەدرسەیە سوودمەند بن ئیتر ئایا هەر یەکە بەرامبەر یەکتی ینی بزانێ هەستی هەبێ بەرامبەر ئەوەی کە
هاوسەرەکەی یا مناڵەکەی یا براکەی ئەو هەستەی بۆ دروست بووە هەست بە ماندوێتی ئەوە کە ئەزانێت چۆنە بە تایبەتی ئافرەتان من ئەوەی کە بزانین ئەوەی کە ماوەسا جەلالیش باسی کرد یعنی گرنگە ئافرەت سەرکێترین خێزان ینی بتوانێت ڕێخستنی کات و وەکو ئەزانین ئەرکی زیاتری لەسەر ئامادەکردنی خواردن و مناڵ بەڕێکردن بۆ قوتابخانە و هەمان کات هاوکاری هاوسەرەکەی بێ بۆ کابێ ئەبێ سەررجەم ئەندامانی خێزانیش بم ماندووبوونەی بزانن. گرنگترین شت کە ئێستا هەستی پێکرەوە کوتم دایمە ئافرەت ئەوە دڵخۆشێکە کە سەررجەم خێزان کۆ بێتەوە. ئەوەش کە لە مانگی ڕەمەزانە بۆی ینی فەراماتوە کە ئەلحەمدوللا خێزانەکان کۆ ئەبنەوە و ئەگەر بڵێم بە تایبەتی لە ئێوارانەوە لە پارشێوانە ئەمەش دڵخۆشیەکە بۆ ئافرەتان کە و ئەبینی هاوسەریشی کومەسامینەش ئاماژەی پێدا دەستخۆشی لێ کاسێرەکە ماندووە لە دوو ژەم خواردن خۆی بە ڕۆژوە خواردن ئامادە ئاکا بۆ شێوازە جاری وایە سوێرە جاری وایە بێخوێ جاری وایە ئەبێ ئەندامانی خێزانیش هەست بەمە بکەن بە ماندوێتی ئەم ئافرەتە. الحەمدوللا لایەنە ئیمانەکەی وای لێ کردووە کە وەکو مامۆستاش فەرماوەسادات کە لە هەندێک شت ببوورێ یعنی ئەگەر کێشێکی شێبێ شتێکی شێبێ ئەبوورێ بەڵام لە هەمان کاتە هەستەکە سەررجەم ئەندامانی خێزان بە ماندووبوون ێزان ئەوە دڵخۆش ینی بەس تەنها بە ماندووبوون زانینەکەەوە کە خوشکەکەم خێزانم دایکم چۆڵی تۆزە بەهێزتر بێ بۆی منی پیا و منی کوڕ منی باوگ منی هاوسەر هەر بەو هەستەی کە هەمە بۆ با بڵێن بۆ ئەندامانی خێزانەکە دەستخۆشیکردنی وەمانەوە لەگەڵ یا و ئەمانش گرنگە. وڵی ئەزانی شۆن خۆی کێشەی ئێمەی پێوان بەگشتێڵێم ئەوەیە کە ئێمە کەمترین دەربڕینمان هەیە بۆ ژنان لە کاتەکانی ترانی هەمومان سیرکە ینی ئافرەتێک جانتاکەی پێچاوەتەوە مەسەرەن تۆراوە براکی بان کردووە لە سەری فەرعەکە تەکسەکەی ڕاگرتووە پێم وتووە کاکە یەک چەمەک یەک وشە بەس وشەی دەربڕینی خۆشەویستی بۆ ژنەکە دەربڕێتەوە و ینی تەکسەکەی زنێ باز نایێ وانە مەسەلە بۆ نمونە بەڵام لە ڕەمەزانیش جاری باشەیە لە دوای خواردنەکەش ڕەنگە ئێمە هەندێکمان هەر مەسەلەن هەناسەیەکم دەستخۆشەکەشی لێ نەگەین من پێم وتوانی تەنانەت ینی دروستکردنی زۆری سوپ ئێوەڵی ئێستا چی ئاسانە بۆ خاتونانی عزیز وانە بەس لە یوتیوب لێ 50 جۆری سوپ بهێنێت ئەو سوپانی کە تەندروستن ینی بە حقیقت ئێتۆ ئەمانەت و ئەگەر ئەمانەت جێبەجێ بکەیت مەسەلەن ئەو خواردنانش کە هەیە پیا و سەلیقەی بۆ خواردنەکانی خۆی دروست بێت یعنی من هەموو جارێگەڵێم ئەمە زیاتر ئەو تازە خێزانەکان ئەگرێتەوە حتا 2 ساڵیش حەزیان لە چێشتی خاتونەکانیان نییە ئەزانی هەتا ڕایان چکە ئەمەی لە مەطعەمیان خواردووە ئەوەی لە دەرەوە مەسەرەن ئەو ئینتیمایی کە بۆ خواردنەکەی دەستی داکچێتی جاری وایە ینی خاتونەکە پێی ناخۆشە خاتونی ئەوی هاوسەرەکەی لەبەرەوە ئەمە کە تۆ لە سەر ژەمی سفرەکە کۆ ئەبیتەوە نانەکە ئەزانی هەر هیچیش نەڵی پێی خۆشە قاپەکە تەواگەی خواردنەکە مامۆسای بەڕێز خۆی پێی خۆشە خواگەدارەوان هەستە خوێنەوە ئافرەت یعنی سایکۆلۆژیان هەستی پیاوە خوێنەوە کە ئەو نانە ناخۆیڵێ وڵی لەوانی لە دەرۆنانی خوارد بێت لە کاتی ترە و ڕەمەزان خۆشوێن نێ ناخۆین کەس ببین ئەو پیاوەی کە لە پێش ڕەمەزانە خۆشەویستی دەر نەبڕی واسەی لە ڕەمەزان شار دەری نابڕێ بەخوا تۆزێ باشترین تۆزێ دەری کابراڵێ دەری نابڕێ بەڵام هەر خۆچیتانوێ ئەوە ینی ئافرەتی کورت شێوێ بەس ئەوەیە خۆشتێکی قورس لە پیاوی داوا ناکات باشە بۆ قورسە بۆ پیاوان ئەمە بکەنیانی بۆ چی وایە نایکەن چونکە ئێمە کۆمەلگەکە تێڕوانینی کۆمەلگەی خواگەدارە ڕۆژی هزار جا بە ساخۆ بە قوربانی ناتوانین ئەزانی بۆ من بەڕاپرسی هەمان لە پێگەی ئەلکترۆنی خێزان لە پێگەی ئەلکترۆنی خێزان لە ساڵەوەی خۆشی شێوە بەڵام دەری نابڕێت دەری نابڕێت چێوێ مەسا لە ڕۆژی خۆشەویستەکەی هاوتم مەسەلەن بۆ نمونە تەنیا ڕووی خۆش وایە تەنیا حاڵەتێکە مەسە بۆ نمونە هەر بۆچی خاتونانی ئازیز لە کاتی ترا بۆ نمونە دەنگ بەرزەکەنەوە بەسەر مناڵەکانیانە خەلەلەکان ئێمە کاکە ئێمە هۆکارەکان ئێمن کێمە ئەو دەربڕینەمان بۆیان نیە ئەوان ناچار ئاڕاستەی تو ڕەبوونەکانن ئەگۆڕن بۆ مناڵەکان بەتاکی پێم وایە بێ زۆر جار مەسەن پیاو کە ناتوانێت دەری ببڕێ بەکردەوەی دەریە بڕێ هەر مەسەلەکە پیاوی کوردیش نییە هەر بەڕاستی پیاو لە طبعی وایە ئەمەلیە حەزەکە بەکردەوە دەری ببڕێ ئەبێ بڵێن هۆشیاری بەرامبەر بۆ ژیان بۆ ژنان ئەوە بڵاو بکەینەوە کە تۆ سێری کردەوەکانی بکە ئەم پیاوەم مەسەن زۆر جار من لەگەڵ مشکلەیەکە هەبووم زۆر گلەی هەبوو لەسەروی کە پیاوەکەی زۆر ساردە پیاوەکەی نایەوێ ئێوتم دادیگیان تۆ ئەوە نە ساڵەوە تای لەگەڵیا دڵی نەگۆڕیوەمە ئیشە بۆ ئێوەیەکە خۆن چی لێکام پار و سامانەکەی هێنێتەوە
ئەمە یعنی خۆشەویستی ئەمە یعنی دەربڕین ئەم تۆ لەمە زیاتر چیتەوێ ئێوتی وەڵا خۆوایە ئێوتم بە گوڵێک بۆ بێنێ یا بە کەلیمەیە پێ بڵێ یعنی مە چی لە مەسەلەکە گۆڕی وەڵی چی وایە گوڵەکە یعنی قسە خۆشەکەکە لەژێرەوە هیچی بۆ ناکە یعنی ئەوە تەزحەیەکی بۆ نادا بەس تۆ پیاوەکەت دکتۆر محەممەد پێویستانە و ڕۆشنبیرە بڵاو بەڵام وتم سەرنجێک تەڵان ئێمە ئەومە لە بیر نەچێ بەڕێزان ئاسوودەیی لە دڵەوە دەست پێ دەکە ئێمە ئەگەر سەرنج دەین لە هەموو کتێبەکانی عەقیدەدا بە خوێندرێ و دەبیسترێ و نووسراوەکە ئیمان بە چ گەشە دەکە يزيد بالطاعة وينقص بالمعاصي إيمان بطاعة وعبادة وشاكا إيمان قشدك بقونه وتوانش إيمان دادا بزي رمضان درفتي طاعة وشتي زور تدا يوم اللي بالنسبة بروابك لغير رمضان لهر مالك دا زور ترين رجي قرآن خويني تدا بك كم ترين كيشه هي لرمضان بيمان خوش به بيمان ناخوش به من دالكانش من جازه هر بو تماشا کردن به سيري جزء قرآن دكن ونيا خيزان بهماش جوي دغري خانوادي وهي اصلا التزامات ديني زور ضعيفه بلام لرمضان ده سير القرآن دخن جوي القرآن دغرين اما او ما لبنش اما يكك لو هو كان ايمان قشد لهر كس يكش ده ايمان قشي كرد حتما اسودي زياد دبي او كسش تروانين ومعاملي لقل دور البرده ايمان والدك بو شوازه بك خوي اسود دبي ونيا خاڵێکی دی بەڕاستی لەبیر من نەچێکە ئێمە کۆمەڵک خو نەک تەبع کۆمەڵی خومان هەیە لەناو کۆمەڵگادا بەشێکی پەیوەندی بە کارەبا و ڕووناکیەوە هەیە ئەو شوێنانی کارەبایان لە سعات 11 دەکوژێتەوە بۆم لە هەندێک شوێن هەیە بۆ منە جیاوازش تەکنۆلۆژیای نوێ کاریگەری خۆی هەیە بەفیعلی هەر خانەوادەیەک بتوانێت لە ڕەمەزاندا خەو خواردن ڕێکخە بەرنامەی خەو خواردن ڕێکخە دەتوانم بڵێم لە 180 نەجاحەتی لەوێ دەست پێ دەکە یعنی ئێستا بۆ منە بڕوا بکە زۆر پیاو هەیە دەچێت بە بازار لە 10 جۆر خواردن دێنێتەوە بۆ ماڵ یەکا کە تۆ بۆیە بە ڕۆژووی بۆی خۆت ڕابێنی لەسەر کەم خۆراکی کەم خواردن وەنیە و ئەوەش کرد ئێستا تەماشای بۆ هەتا لە هەندێک لە مزگەوتەکانی جاری وایە تەماشای وێ ڕای خورما لوقمە قازی و کۆمەڵی لوقم و کۆمەڵی نازانم شیرنی و کۆمەڵێک شەربەت و سوب ئەوانە دانراوە ینی کەسەکە هەر لە مزگەوت دەچێتە ماڵەوە تێر بووە لە کاتێدا ئێمەگەر بەپێی سونەت مامەڵە بکەین ینی دەنکێک خۆرما سێ دەنک لە سێ تەنەپەڕێ بەڕاستی پێم وایە لە ڕووی طبیشەوە لەوانەیە باشتر بێ دواتر تۆزێک ئاو خواردنەوە بە سێ قوم ئاو خواردنەوە ئیدی تەواو تا دوایی نوێژ و ئەوانە ئەنجا دوای نان بخورێ ئەگەر بەرنامەی خواردنمان ڕێکخەین دواتر بەرنامەی خەوش بەفعلی بەداخەوە زۆرێک لە جیلی نوێمان وا حاڵی بوون ڕەمەزان مانگی خەوە لە کاتێکدا مەگەر تەماشای پێغەمبەرکەین عەلەیهی سەڵات و تەماشای ئەسحاب بکەین و تەماشا عولەما و زانایانی ڕابردوومان بکەین کە هەڵکەوتون زۆربەی کارە قورسەکانیان لە ڕەمەزاندا بووە ڕەمەزان مانگی گۆڕانکاریە مانگی لێبڕانە مانگی جوهد و جیهادە مانگی هەوڵدان و مادوونەبوونە مانگی بەرەنگاربوونەیە مانگی ئیشکردنە یعنی بەڵام دەکرێت تۆ لە ڕەمەزاندا بۆن حەزت لە چی ئیشێکە ئەویان زیاتر گەشە پێ بدەیت یعنی بۆن تۆ لە بوارێک لە بوارەکاندا نەقس و کەم و کوڕیت هەیە لە بواری قورئان خوێندنە وردبوونەوەی لە قورئان بۆ من تەماشا دەکەی بۆ من خەڵک دەناسم لەوانەیە لە مانگێکدا زیاد لە 14 لە مانگی ڕەمەزاندا زیاد لە 14 ختم بکە ڕۆژێک ڕۆژە قورئان داوە بە دوای لی پرسی بڵە زەحمەت دەبێ ئەم هەموو ختمەی قورئانە چیت لێ وەرگرتووە بۆیە ئەمن دەکرێت بۆ کەسێکی نەخوێندەوار ئاسایی بێ بەڵام بۆ کەسێکی ڕۆشەبیری خوێندەوار دەکرێت بۆ نمونە کەسێک بۆ خۆی ماوەسە ئازاد لە بواری خێزانی کار دەکە بە ئەم ساڵی ڕەمەزان بۆن ئەو ماوەی کە ڕەمەزانی ماوە قورئان دەخوێنێ ئەو ئاەتانی باسی خێزان دەکەن بۆی لە دوای ڕەمەزان ڕێی لە عیلاج و چارەسەرێک کەوێ بۆ خێزانەکان لە دوای ڕەمەزان چی بکەن وەنیە کەسێکمان پسپۆرە لە بواری پەروەردەدا کەسێکیمان لە بواری کۆمەڵناسیدا پسپۆرە کەسێکمان لە بواری منداڵدا هەر یەکە لە بواری دابگەڕی لە قورئاندا لە دوای ڕەمەزان عیلاج و چارەسەرێک دەبینێتەوە کە دەکرێت منداڵ خێزان گەنج پیر سوودی لێ وەربگرێ بۆچی بۆی هەر یەکەمان تەوەرێک لە تەوەرانی گرنگ بۆ ژیانمان تەرکیزی بخەینە سەر بۆچی بۆەوەی بەڕاستی چکۆبوردبوونەوە لە قورئان زۆر گرنگترە لەوەی ئینسان هەر بەسەریدا بازدا ئێمە گرفتەکانمان زۆر جار خاصن قورئان خوێنەکانمان خەڵکی ڕۆشنبیرمان یعنی وەکو کەسێکی نەخوێندەوار و ڕەشۆکی بەسەر قورئاندا دەڕوا کە دوای تەماشەکەن هیچ تام و چێژێک و هیچ ینی چۆن دەڵێ ئیستینباطێکمان لە قورئان نەکەوتە لە دوای ڕەمەزان زۆر باشە کاک دانیێل وەڵاویستمەوە پرسم پرسیارێک ڕاستی کاک دکتۆر محەممەد دەکەم مامۆستایانەوەش حەزەکە دوایی هەم سەرنجتان لەسەر وەڵامەکانی مامۆستا و پرسیارەکەی منیشە بێت
باسمان لەوە کرد یەکێک لە هۆکارەکانی یاسوودەی خێزان ئەوەیە کە پیاوان ڕازی بن لە دەسا و خواردنەکانی خێزانیان. جارێ من ئەمێ ئەوە پرسم لە جوەڕانگەی شەرعەوە بەڕێزت ئەرێ واجبە لەسەر خێزان خواردن بۆ من دروست بکات جارێت تا من بتوانم گلەیی بکەم یا ئەمە عورفێکە و من ئەو وێنازەینەی هەڵەی دروستم کردووە وەکو من ئیشەکا وەکو من بە ڕۆژۆکو منە چێتە دەرەوە ئەبێ خواردنەکەشم بۆ حازرکە و بەدڵی منیش بێ. پێیانبەری ئیسلام باسی ژیانی پێیانبەرت کرد بە پێ سنت بێ لە ڕۆژشکاندەکەمانەوە ئەی مامەڵەمان لەگەڵ خێزانەکانمان ئەمە پێم خۆش ینی ڕێک وەکو شەرع وەکو سیرەی ژیانی پێیانبەری ئیسلام. بەڵێ والله طبعا وەڵامەکەی کەمێک قورسە دەپێوەمان بەشدار بین. ڕاستی ئەگەر سەرنجی ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خۆی کە عایشە لێ دەگەڵ دەفەرمێ پێغەمبەر فەرمی خەیڕکم لئەهلیه وأنا خەیڕکم لئەهلی. طبعا فەرمودەکە صحیحە. دەفەرمێ باشترین ڕوو دەکاتە ئەصحاب باشترین کەسانەوەی بۆ ئەهلی. طبعا لە قورئان و سونەتدا وشەی وسرە نەهاتووە. وسرە طبعا دوایی بۆ تەزاراوێک زانایان بەکارهێناوە کە جۆرە لە کۆت و زنجیر و قەیدە لە بینی ژن و مێردا یەکتریان میثاقا غەلیظا بەڵام ئەهل زیاتر بەکار هاتووە. یعنی باشترین کەسانەوەی باشتر بە بۆ ئەهلی چکە ئەهل خێزانیش دەگرێتەوە کوڕ و کچوو ئەو خانەوادەی کە پێکەوە لەناو چوارچێوێکدا دەژین. بەڵام ئەگەر سەیری سیرەی پێغەمبەر دەکەین عەلەیهی سەڵات وسەلام هەز دەکەین زۆرینەی کات خێزانەکانی پێغەمبەر نان و خواردنیان بۆ پێغەمبەر ئامادە کردووە. بەس هەندێک حاڵەتیشمان هەیە کە پێغەمبەر بەشدار بووە لەگەڵ خێزانەکانی بوون لە شوێنێک بوون چیلکەوداری هێناوە بوون ئاگری کردوتەوە ئەوانە بووە وەکو هاوکاری. بەڵام ئەوەی کە من شارەزابم ینی خێزانەکانی پێغەمبەر هەر بە طەبیعەتیش طبیعەتی ئافرەت زیاتر لەگەڵ خواردندا زیاتر تعامل دەکا. بەڵام لەگەڵەوەشدا بۆتە عورفێک طبعا ئەو عورفێش تازە نییە لە پێش هەر لە دێرین زەمانەوە وا بووە کە ئافرەت زیاتر پسپۆڕی لە خواردنداهەیە هەرچەندە زۆرێک لە پیاوانیش ینی زۆر پیاویشەیە پسپۆڕیەکەی لە ئافرەتیش بەهێزترە. بەڵام پیاو دەبێ هاوکاری بێت تەماشا باشترین شێفەکانی جیان پیاوانن. بۆن ئێستا دەکرێت خێزان بەس لە دەرەوە نازانم بۆ لە ماڵ بەستم ئێستا بۆم لە خێزانێ بڕوا بۆ خۆی لە بازار شت بکڕێ و بۆ خۆی لە ماڵ دروستی کات و وەکو پیاوەکەشی بە ڕۆژ بێ ئەوە زوڵمە وانە دەکرێت پیاوەکە لە دەرەوە ئەوەی کە پێویستی ماڵە بیهێنێتەوە لە ماڵ بۆی لە بەردەستیدانێ هاوکاری بێ. بەڵام لە ڕەمەزاندا من زۆر جار دەڵێم بەڕاستی پێڵم فەرمودێکی هەیە کە دەکرێت ینی زیاتر قسەی لەسەر بکەین. ئەویش ئەوەیە کە دەفەرمێ من فطر صائما فله مثل أجره غير أنه لا ينقص من أجر الصائم شيء. ئەوە دڵخۆشکەرە بۆ ئافرەتان کە زۆر جارێ مە پێمان وایە تەنها ئەمە کەسێک بڕوە خورما و ئاو خواردن بۆ خەڵک دروستکە و ڕۆژی پێ بشکێنێ. بەڵام لە حەقیقەتدا ئەمە یەکەم کەسە کە دەیگرێتەوە خێزانە کە نان دروستەکە لە ماڵ. مامۆستا من بۆچوونیش کەم هەیە پێم وایە ئەو فۆرمی دروستکردنی خواردنە کاتی خۆی لەگەڵ ئێستا زۆر جیاوازە. کاکە ئێستا لەمەەر بەردەم تەباقەکەی بریانە دروستکە هەموو جانێ ئەبێ بە عراق بەجددی ینی پیاو بەڕای من هیچ نەبێ ئەتوانێت هەر زەڵاتەکە دروستکە زەڵاتە باشە من خۆمی کەم بەجددی دوایین هەڵێن ئەتوانین لانی کەم مەسەلەن بۆ نمونە بۆ خانەوەدە خێزانەکانمان ئامادەکەین بەجددی کاکە. بەڵام ڕاستە لێمان قبول ناکەن جاری وایە وەڵی پەرداگە شۆمەڵی وڵی بۆ ساردی لێ سەر لە نوێ دیسانەوە لێهاتەوەی شواتەوە ئەمانە عنی من قەنەعەتم وایە ئێستا زۆر ماندووبوونی تایە کاکە ئێستا فۆرمێکی تری ئامادەکردنی خوا ئەنواع دینی تایە بڵین زۆر و ئەو میکانیزمی کە ئێستا هەیە خانمان زۆر پێوەی ماندووە بن یعنی بەجددی هەر خۆمان سرنج بین لەبەرەوە ڕەنگە بەڕای من بەشێکی یعنی ئیشە بچووکەکان ئەکەوێتە ئەرکی ئەمە مامۆستای عەزیز من وەکو خۆمەڵێم عنی هەتا ئەو خێزانانە ئەو بەڕای من ئەگە بەراورد دەکەین لەگەڵ ئافرەتی خێزان لە ڕابردوودا بڕواکە ئافرەتی ئەمڕۆ زۆر مستاح زۆر ئاسوودێ بەرم ئێستا بۆ تەماشا دەکەین پێشتر دەبوو بۆ خۆی تا ئاگری دەکردەوە هەموو ڕۆنەکە بە خۆران نازانم جاران گسکەکە زۆر زەحمەت بوو ئێستا گسی کارەبایە جاران دەبوو بۆ خۆی هەموو شتەکان بەشوێ ئێستا غەسالەی هەندێک ماڵ غەسالە قاپیشانە غەسالی جلشۆرین ئەوانە هەموو ئاسانکارین بۆ ئافرەت کراون. ئەنجا جاران ئافرەت دەبوو مانگا بدۆشێ و دەبوو حیوان بدۆشێ و دەبوو نازانم شتەکان کۆمەڵی ئیش و کاری لەسەر بوو شان بەشانی پیا و دەبوو بیکە چەندین ماڵیشی بەتەکیید. بەڵام بە قەنەعەتی من گرنگ متمانەیە لە بینی ژن و مێردا کاتێک خۆشەویستی و متمانە لە بینی ژن و مێردا هەبێ بڕوا بکە
ئەمە حسابی و ئەو واقعانەکەی ئەمڕۆ خۆی سەپاندووە بەڕاستی ئەمڕۆ برنە دەرەوەی ئافرەت بۆ دەرەوەی ماڵ و ئیشپێکردن و ماندووکردنی ئافرەت لە دەرەوە ئەمە بەڕاستی جۆرە زوڵمێکە لە ئافرەت دەکرێت ئەگەرنا کام ئافرەتی کە دەڵێ زۆر ئاسوودە و مرتاحە بەوەی کە خواردن بۆ مێردەکەی دروست دەکات بەڵام پێویستە پیاوەکانیش بەڕاستی دەستخۆشی لە خێزانیان بکەن بۆ منەکە لە ڕەمەزاندا کاتێک ئافرەتێک بۆ دەکەس بۆتە سەرخێزان و خواردن حاضر دەکات پیاوەکان کەسەکان بڵێت دەستت خۆش بێ دایە خوشی بەرەزت والله پیاوان ڕێگام نادەن هیچ شێک بکەن پیاوان ئەگەر بس ئەوەی کە پیاغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە مسلمانین شوێن کەوتەی پیاغەمبەری خوا جوان ئەو قسەی ڕاستە ما عاب طعاما قط پیاغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک یعنی بەتەمەنی عیبی لە خواردن نەگرتووە هەر پیاوێ دانیشتە سەر سفرەکەەوە عیبی لێ نەگرێ پیتکە لێ نەگرێت دڵەکەشنەکە دڵی مرتاح ئەمە گرنگە دوای ئەوە کە پیاغەمبەری خوا صلی الله عليه وسلم دایکمان عایشە فەرمێ کە هاتە ماڵ و شتی حاضر بووە ئەی خوارد حاضریش نەبووایە زۆر جاری فەرموو بە ڕۆژوم یعنی غەیری ڕەمەزان لەبەرەوە ئەگەر مثلا ئەم تەنزیمە کە عرف دایناوە مثلا ژنەکە خواردن دروستکە و پیاوەکە ئیشی دەرەوە بکات ئەمە تەنزیمێکی خێزانیە عرف لەسەر ڕێکەوتووە ئەگەر لە شەرعیشا لەسەری واجب نەبێ ئێمە مەعرفێکە و خەڵک لەسەری ڕێکەوتووە ئەکرێ هەر پیادەی بکەین بەڵام بەو نیزامانەی کە مثلا خۆشەویستی تێک نەیە ڕێزگرتن لە ئیشی یەکتری تێک نەیە دوای ئەوە وەکو واجبێکی زۆر گەورەش سەیری نەکرێ مەسەن ئەم ئافرەتە ئەگەر لە ناو جێگەکەی شابێ هەڵسێتەوە مەجبور بێ ئەمە بکای قیچەکە با لەو کاتانە مەسەن پیاوەکە یارمەتی بە خواردنی بۆ بێنێ مەسەن خۆی لە شوێنی خواردنی خوارەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وا بووە خواردنی خوارد بێ لە شوێنی ئیلا بەشی خەو خێزانی بردوتەوە یا فەرموویەتی ئەی عایشەش بێنم ئەگەر نیانوتایانە ئەو خۆشی ناڕۆشت یعنی ئەکرێ ئەمە خواردن وەکو واجبێکە ئەبێ زۆر خۆش بێ بێ زۆر جوان بێ بێن کولیتیانە بێ لە خواردنی فلانە ئافرەت کەمتر نەبێ زۆر جار مەسەن شن ئەوەی ناڕەحەتە سفرەیەکی باشی حاضر کردو تێر پێوەی مانوو بۆ بەس کاڵێ مەسەن پیاوەکەی ئەڵێ وەڵا لە فلانە ماڵ خواردنێکم خواردو واوا بووە ئەمیش لێرە یەکسە دڵی لە خۆی دامێنێ زۆر محاولەکە مەسەن لاسایی کەسەکە بکات و زۆر جاریش دەرناچێ ئەمانە یعنی ئەبنە هۆی بێتاقەتی و ناڕەحەتکردن و دڵشکاندنی ژنەکە لەبەرەوە ئەگەر هەر بۆ خۆی بەراوردکاری پیا و خێزانی بەراوردکار لە ڕووی جوانیەوە لە ڕووی چێشتەوە لە ڕووی هەڵس و کەوتەوە بە ژنێکی دیکە هەر بۆ خۆی ئەو هەڵەیە بۆ هەردوو تەرەفەکەش لەبەرەوە مەسەلەن ئەم تەنزیمەکە عورفیش دایناوە ئەکرێ پیادەی بکژنیش خۆی زۆر حەزی بە مەطبەخ و بە ئیشی ماڵی خۆیەتی بە مەرجێک یارمەتی بدرێ و مانوو نەکرێ لەسەری سەرنجی تۆ مش هەمان قسم هەیە ئەگەر هەموو ئەندامی خەزان ئەگەر هاوکاری یەکتری نەکەن یعنی ئەوە خێزانێکی سەرکەوتو نابێ لە زمانی وا بێ ڕێز و احترام لە بینیانە هەبێ ینی شتێک نەبێ بڵێ ئەو ئیشی من نییە هەنی بەداخەوەڵێ میسا هەندێک خێزانێ هەر خۆمان بخۆمان ناڵم ئێمە ئەم جیرە تازە بڵین ئەی تەماشاکەی هەندێک ئیش ئەدا بەسەر هاوسەریا بەسەر پیاوەکەیە ئەوە ئیشی ئەو نییە یا بە هەمان شێوە ئەگەر ئافرەتەکە هەندێ ئیش بۆ نمونە وڵی نازانم ئەگەر ئافرەتان لێمان عاجز نەبن دایبی گۆڕینی منداڵ و ئەم شتانە ینی ڕاستە لە حاڵەتێکە خێزانەکەی نەخۆش بێ یا کەسێ نەبێ خزمەتی مناڵەکە کامە دروستە بەڵام دروست نییە ئەو کەسە بەردەوام خۆی لە ماڵەوە دانیشتوێ و هاوسەری ئەوە بکە بەڵام لە حاڵەتەکانی کا دروستە بە هەموو شێوەکە دوکان هاوکاری یەکتری بن ئەشکرێ خواردن دروستکەن بێکەوە ئەوەش هەر ڕێگە پێدراوە بەڵام من حاڵەدێ با پیاەوە زۆر باش ماوە سازات لەسەر ئەم تەوەرێ باڵێن بەس لەسەر خواردن چڕی نەکەینەوە وەکو کۆتا پێیان کۆکراوەی قسەی هەستەکەم تەوتێ بۆچینێکی جیاوازن بەس هەر یەک بوون یان یەک شت بوو خواردن لە تەرازوی ئاسوودەی خێزان چۆن ئوستازی خۆشەویست خۆی کێشەی ئێمەوەی ئێستا مەسەلەی خواردن جاری وهەیە کێشەشی دروستەکات یعنی وەرە فەرموو ڕای مناڵەکانی وەرگرا بۆ خواردن یان معکەرۆنی یان دۆمیە یا مثلا بابەتێکی ئەم هەیە ینی بەزدیم ئابێت تۆ ینی بە حقیقت من لەوەی وتم ینی ناخۆشترین شت ئەوەیە کە نیوەڕۆڵی چیمان هەیە دێوارە چیمان هەیە بەوە پرسیارێکی معنی زۆر عەجیبە ینی خۆ مەجبوری تۆ ڕای خۆ دەڵیت بەس ئێستا بۆتە هۆی ئەوەی دوو جۆر برنجش ینی برنجی درێژ و خڕیش بۆ دوو ئەندامی خێزان دروست دەکرێت ینی فاکتەری ئەوەیە خۆ ئاسوودەیەکە جاری وایە وەڵای من خۆم ئێستا حقیقت ینی زۆر لە خێزانەکانە هەست بەواکەم ینی هەستەکەم زۆرێک لە ناخۆشیش بەرجەستاکە لە مەسەلی دەربرین ڕاکانە یعنی بۆ خواردنەکان لەسەری کۆگنی
یعنی کاتێ پیاوەکە مثلەن لە خواردنەکە پاشەکشەی کردووە چەندین حاڵات هەیە ئەمە ئیتر تۆ مناڵە پاستایە لاسانیایە ئەم شتە فنگرە ئەم شتانەیەوێ کە بابەتی گەنجانەیە ئەوەی خۆشمان ئەو جیلە کۆنەکەی خۆمان هەر برنجوشلەکە و ئەو کۆنەکانی خۆمانە خواردوە دانیا من نازانم جیلی کۆنم یانێم چکە هەستەکەم لە هەردووکیم تایە وەسەتی یعنی بە حقیقت ئەو من قەناعەتم وایە خاتوونانی ئازیزیان بێت داینەمۆی خێزانەکە ڕاگرن بەوەی بزانن پیاوەکان چیانەوە لە کاتێک ئامۆژگاریەکی خێزانێکەکەی مادام خواردن ئەبێتە هۆکارێک هەم بۆ ئاسوودەی خۆزان وەک باسیشتگر ئەکرێ هۆکارێک بێ خێزان شەبوو چی واتە ئیشەکە زیاتر بۆ خانمانە بالەوە گەڕێن کورتی کەینەوە چیان پێ ڕەنگە سە خانمێک لە ماڵەوە گیر بخوا هەموو ڕۆژێ وڵێ وڵی نازانم چی لێ دەکرێت بە هاوسەنگی ڕاگرێت هاوسەنگی ڕاگرێت لە نێوانیانە ئەنی بۆ مێفعلی کە ماوەسازە دەڵێ جاری ئەو جیلە نوێ گەنج ینی کوڕ و کەس لەوانەیە بڵێ ئەمڕۆ نیوەڕۆ یا ئێوارە داوەتان دەکەم حەسان لە چێلوانێ لە فەی پێخۆشتر بێ لەوەی کە گۆشتی خۆماڵی بۆ بێنی مریشکی خۆماڵی وێنە بەتەنە کەواتە پێویستە ئەو خێزانێ باوک و دایکەکە ڕێککەون کە مۆڕعاتی گشتی بکەن ینی کاتێک خواردنێک دروست دەکرێن ینی هەمووی لە بەرچاوگیری بە کوردەکەی دیکتاتۆر نەبێت معقول نییە تۆ بڵێ وەڵام من بە ڕۆژوبی 500 ئەندامی خێزان بڵێ وڵا ئێوارێک نرمانەیە کاکەوە دەڕکاتەوە مەجداقەت وڵای معقول نییە بەخوا معقول نییە تۆ نسکێنە بکەی بە ژەمی خواردن کوڕەکەی ناگە وڵا زۆر جار ئەمە قەناعەت شتێکی ترە یعنی هەندێک شتێ بەجددی بێت تۆ ڕساوکەی گەنجێکی تایە هەرزەکارێکی تایە کاکەەوە مناڵەتە حچی شکری جستێتی خاڵی بۆ تۆ بێ شتێکی هاوسنگی ڕاگری ئێ من وتم کاکە قەینە هاوشانی کنگرەکە مەسەلەن بۆ منە 4 پەتاتەشی تێفڕێ ماسوور بێتەوە حاڵەتێکە ئەکرێوە بۆ ڕەمەزان وا بێگینا ئێستا خێزانی وا هەیە زانم وای مناڵەکان ڕایەناوە هەڵێ هەچی بخەمە سەر سفرە قەت ناکەن یەکسەر بەخوا کەمە بەخوا کەمە بەس ئەڵێم کەماوە بەخوا زۆر کەماوە ئەوە کەماوە زۆر بێ خێزانێکی زۆر لەو شێوە کەماوە لەو زۆرە بەس ئەبێ وەڕابێن بەڵام بەنسبەتەوەش و ئافرەت هێشتاوەشی کردووە یعنی مراعاتی هەموو خێزانەکەی کردووە لە ڕەمەزانە ئەیکا بەڵام ئیتر جاری وهەیە ئەویش مەسەلەن بۆ نمونە ئەگەر حەزی لە شتێنە بێت چێت برنجە سوورەکە لێنێ برنجی سوورەوەی در لە کۆڵ خۆی خاتەوە ئەمەشمان هەیە شتێکی خواردەر بەڕاستی خواردن دروستکردن زۆر ئاسانە ئەم هەموو پەیجە هەیە جوانترین و خۆشترین خواردن دروست دەکەن ئێمە جاران خواردنێک کە نەمانزانایە بۆ بچینە لای دراوسەیەکی بە تەمەن مانیاتە لەگەڵ دایکمانە قسەمان بکردا تا فێری خواردنەکە بووین بەس ئێستا هەر بەڵام ئەوە مهم بوو ئەوە تام و تێژیە بوو کاکە ئەو کاتە تۆ هەمووی ئەو شتەیە خوارد هەمووی بۆ نمونە بەس لەبەر چاوتا لێنێ هەر بیکەرەوە لێ بنێ خۆشتری خواردن دەرەچێت یعنی شتەکان ئاسان بووە ئاسانیە بەدەستە ماوەسازە باسیەوەت کرد کە پێویستە پیاوان هاوکاری خێزانەکانیانە خێزانیان بن هاوسەریان بن هەنێک پیا بۆچوونێکیان هێلەوەی کە ئەڵێ من بەیانی تا ئێوارەمان و ڕالاکەم لە دەرەوە لەگەڵ چەندین کەس قسەم کردو پەیوەندی تەلەفۆنی مەشغەڵات دێتەوە بۆ ماڵەوە داین نەتوانێت بۆ شازە هاوکاری خێزانەکەی بکاتیان ئەوە بێ ئەمە زۆر ئەم شێوازە دنیام ئاگاداری ئەمە چۆن ماوەی لەگەڵدا دەکرێت تا چەند گرنگە خانمی ڕعاتی پیا بکە لەم بوارەیە ئەگەر لەسەر قەنەفەکە پاڵکەوی و خەریکی مۆبایل بێت ئەمە بە حقیقت ینی وانە تۆ هەر دانیشتوی ئەگەر دانیشە لەسەر مێزەکە زەڵاتەیەەکە ئەمە بەو هیلاک نابێت تەسەورەکەم یعنی ئەمە ئاسوودێگە لێرەوە دەست پێکە کە هاوکاری یەکتری بکەن ینی بە حقیقت بەڵام بەداخەوە لەگەڵا بکە بۆ خۆی هاوکاری خۆی کێشەکە چییە کێشەکەی ئێمە تێڕوانینی کۆمەڵگەیە نەیهێشتۆ ئێمە فێری هەندێک بابەت بین کە پەیوەندی بە مەتبەخەوە هەیە لەبەرەوە بە کوردەکەی پێوتون ژنانیە مونەرمە هەتا من تۆ سەرنج بنیانی لە نووسینەکانە مەسەلەن بۆ منە جۆری هاوکاریەکان هەندێک هاوکاری هەیە مەفروزە بەڵام هەندێک شت هەیە تایبەتمەندی ئافرەتە هەر لە ئافرەتیش جوانە بەخوا زۆر خواردن بەڵام هەندێک شت هەیە ینی تۆ فەرع ئەتوانین لەوای ئیشی تاکەین لەوەی هیلاکەکە من قەنەعەتم وایە بای ئەوە نییە کە نەتوانێت هەندێک ئیشی بەسیط کاکە پاکردنی سەوزە وانە کەوەرەکەی کرد نازانم کەرەوزە تۆ ینی ئەمانە شتێکی بەسیتن ینی ئەوە لەوە دەست پێکا بەڵام ئەگەر ئەو بخزێتە ژوورێکی خۆیەوە و لەسەر قەنەفەکە پاڵکەوێ و یعنی خەریکی مۆبایلەکە بێ یان جاری وایە بەداخەوە کاڵێم سەر بەسەر کتێبێکا شۆڕەکاتەوە ینی ئێمە کێشەی ئەوەمان هەبوو کێشەی ڕۆشنبیری کاتی خۆی ئەوەمان هەبوو ئێستاش لایەزالی لەسەر بێت من لێتان ناشارمەوە زۆر لە خێزانەکان ئەڵێن حەز ناکەین کتێبخانە لە ماڵەکەمانە ئەوەی گرنگی بەوەیە گرنگی بە هاوسەرەکانیان نایە بە قورعان یعنی بڕۆ لاکی ئەو شوێنانە ینی بەجددی ینی حەز ناکەن هۆکارەکە ئەوەیە ئەنجا کە لە دەریشەوە ماندووبووە ماندووبوونەکەی هەڵبەت بەڕای من ئەمە بای ئەوە نییە کە نەتوانانی هاوکاری هاوسەرەکەی بەس هەرەوە نییە بەس هاوکاری خواردن بێ بۆ نمونە مناڵەکەیان لە قوتابخانەیە ئاگادار بوو
خێزانەکە مەشغول بۆ توتی سعیە بەو مناڵەکە یا لێ پرسەریاشتێ پیاکە نمونەیەکی بەسیط من ئەمڕۆ مەسەلەن مناڵەکەم بۆ نمونە هەردووکەوان فەرمان خێزان بڵێم مامۆسایە مناڵێکی بچووکم هەیە لە سعات 11:30 بێ بڕوات ئەڵێ قژم بۆکە بە دووکلچی من توزانم دووکلچی چییە دەستی کردو بە گریان تەلەفۆنەکەی کاکە وەرەوە مناڵەکە ناچێ بۆ مەکتەب ئەڵێ قژم وەرە بۆ بکە بە دووکلچی واسەکەم دکتۆر محەممەدش لەمەش ئەستێش بۆ دووکلکیە کاشتا نەیدۆزێت ئەمڕۆ ئەمژە هینو خولم بینیوە چۆن دووکلکی چییە مەسەلەن بۆی بەیانی تووشی و کێشەی نەبم لەبەرەوە ئەرکی ژن ئەمڕۆ ئەرکەکانی پەروەردەیە ڕاستە ئێستا ژن بە قورعان منەڵێم ئێستا هیلاکترە بەذاتی خۆی ئێستا هیلاکترە ئێوە ڕاستە کاتی خۆی نمکی من ئەرکیەوە ئێستا ئەرکی پەروەردەیە پەروەردە بە پلەی یەکەم سپێراوە بە دایک بەخوا یعنی ڕنگدانەوە ئەم ئاسوودیش کاکە جاری وایە خۆ لەخۆ بەرجەسە نابێت تۆ لێوە ڕەمەزان و خێزانەکان ئاسوودا بێت کورەنەوە ئاسوودە نابێت ئەگەر بەخوای گەورانی ئەگەر هاوکاری یەکتری نەبین و یارمەتی یەکتر نین یعنی من ئەو زۆر قسانە بە زۆر مامۆسای بەڕێز یانی ببوورە داوای دەبرنەکەم واڵێم ئەکان نەماڵەی تر شەیتان بەسرا وانە يعني هەندێک شت هەیە تۆزاری وایە وڵا ینی بەجددی ینی ئەم حاڵەتا بێ ئاگامان لی بێت ینی هاوسەرەکانمان من زۆر جار ینی بە عملیڵێم ئێمە زۆرێک لە سیفاتێکی ئیزدیواجیشمان هەیە ینی زۆر جار بەخۆ من نارم زۆر قسەکەم وەڵام نەگوڵ لە خۆمان نەبێت بەجددی ینی هەندێک شت هەیە ینی ئەبێ خۆمان لە ژیانی خۆمانە پەیکەڵی بکەین ینی تا بتوانین موضوعي طبعا كيف يوصف وصفيدة الشياطين على رواية وسلسلة الشياطين يعني مجالي گمڕاکاری بۆ ئینسانیان مسلمانیان لێ پەرتەسک دەبێتەوە واتە کاریگەری خارجی لەسەر دەرونی ئینسان بەس نەفس وەکو تەبیعەتی ئیسفنجی هەیە کەسێکی پێش ڕەمەزان هێندەی شەحنی شێطانی وەرگرتووە لە ڕەمەزاندا شەحنەکەی سێ ڕەمەزانەکە زۆر دەکات نەفس خۆن نەمردووە نەفس بەردام کاریگەری لەسەر ئینسان هەیە بەڵە بۆیە بە ڕۆژبوونی ئینسان هەر بە تەبیعەت کاریگەری زۆر بەهێزی لەسەر نەفسەیە بەبەرجە کەسەکە یعنی ڕۆژوەکی دروست دەستان خۆش بێ ناوبڕێک دەگرین دواتر بەردەوام دەبین ئازان خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین بسم الله الرحمن الرحيم يا فرد أعظم يا فرد أعظم يا حي يا قيوم يا فرد أعظم يا شنوندين علي صبح دم بناي بنديان بندي خانه غم يا فرازندي شرخ معلق يا نقارندي نوتاق أجروك يا باني بنياد قصور وأيوان رفعت بخشتك صايحة وكيوان نزاد ونمر نخاب ونخر نعرج نجسم نروح نجوار برندي خزان هارندي بهار رنگ رزق علي قلان قلنار فيخسو شيرين جعل من آورد فيشيرين فرهاد وبيستون برد ثلاث بارايتون نشمندان أبي بيت زلمسين كمندان إيش كسيبك من تنيا وفي النبي آخر عمره وزويجي النبي تنياي الدنيا بغير بخوا خاصة خلقم زمانه شفتونا راسا يا فرد أعظم يا فرد أعظم يا حي يا قيوم يا فرد أعظم يا شنوندينا لي صبح دم پناي بنديان بندي خاني غم يا فروزندي چرخي معلق يا نيارندي نطاق أزرق يا باني بنيان قصور أيوان رفعت بخشتاخ أهفت باي كيوان يا فردي أعظم يا فردي أعظم
يا حي يا قيوم يا فردي أعظم يا شنوندي نالي سبحدم پنای بندیان بندی خانه غم یا فروزنده چرخی معلم یا نگارنده نطاقی ازرق یا بانی بنیان قصور و ایوان رفعت بخشی تخت هفت پایه کیوان بنای بدید شنوای بگوش جا اسرار غیب واقف خاموش به همتا به مس به شریک به با جعیب مبرا جا آلایش پاک نقشبندی لوح صحیفه هستی نشأ بخشی جام بادی سرمستی نظام دهنده ارواح جا اجسام ترکیب کننده اعضا جا اندام بما خورشید طلعت بخشی نور نماینده صبح لشبی دی جور جبين پر نور و ماهی منور لطری سوی شودینه تدر تألیف دهنده چوار عنصر بهم پیدا کننده وجود لعدم فروزنده برق جسیای سحاب الفت دهنده آگر لگل آب شعله بخشی نار پرتو افزای نور روژی دهنده ماهی و مار و مور بینایی بدید شنوای بگوش لاسرار غیب واقف خاموش به همتا به مثل به شریک به با جعیب برا جاء لا يشبع نقشبند لوح صحيفة يستي نشأ بخش جام بعدي سدمستي نظام دهندي أرواح جاء أجسام ترتيب كنندي أعزاء جاء أندام بما وخرشيد طلعات بخش نور نما يندي صبح لشوي دي جور برپا کنندی خیمه بیستون دوران دهندی بادی بسکون نقاش نقوش هیولا و صور رضا من بخیر با خبر جشر فرمان دهندی ملکی ملکوت شاهنشای اقلیم لاهوت ناسوت روی روشن بروش شو بروش آور گدایان بشا شاه بگدا کر رهانندی نوح لطوفی توفان خلاص کنندی یوسف لزندان لشر فرعون موسى نجات در بو خلیل آگر بگلستان کر منیس یعقوب نيجا وغم نكوي سران دي رهنماي آدم هاوراز يوسف لشال كنعان أنيس يعقوب لبيت الأحزان رهبري موسى بنار الشجر هنا سي عيسى مرلو زندكر
حشتر دەرهێنەر لە سەنگی خارە ئەسکەندەر شاد کرد بە تەختیدارە کەرەم کونەندە بە موسای عیمران بەیەدی بەیزا معجزەی سوعبان تاج فڕێدەری سەری پادشاهان بەخشایندەی تەخت بە خاوەن جاهان کلیدی دەرگای خەزێنەی غەیبی نوری فانوسی بەزمیلاد ڕەیبی خالق الأرواح فالق الأصباح مفتاح النجاة فالح الأفلاح رهبري موسى بنار الشجر هنا سي عيسى مرد زندكان حشتر درهينر لسنگي خارا اسكندر شاد كر بتختي دارا كرم كنن دب موسى عمران بيدي بيضاء معجزي سعبان تاج فريدري سري بادشان بخشا إن ديتك بخاوان جاهان كليدي درقاي خزيني غيبي نوري فانوسي بزمي لا ريبي خالق الأرواح فالق الأصباح مفتاح النجاة فالح الأفلاح باغي إيرمت شوان لشداد قومي عادت كشت برباد بون برباد فرعون كوكبي غرق درياب بمشوليه نمرود فناب جا دهندەی جەم لە خاوکی مغا بەڕانەندەی مار لە شاڵی زوحا نگون کونەندەی چەتری فەرەیدون خوسرەوت خەڵتان کرد لە گێژاوی خوون جامی جەم لە دەست جەمشید بەر ئاوەر کەلەی کەیکاوس بە تووتیا کرد تێک و پێک دەری سوپای سەلم و توور زولنا بني أساسي تيمور مشاطي طغراي زلفي دي زليل رهنماي مجنون لسحراي دجي بي خسرو شيرين أرمناور بي شيرين فرهاد وبيستون بر رنگ ريزي كالاي قلناري قلان نغمي نواي دن نالي بلبلان ترازي بالاي قل نچمنان عنبر بيزول مشكين كمانا باغي إرمت شوان لشداد قومي عادت كشت برباد بن برباد فرعون كوكبي غرق دريابو بمئشو ليا نمرود فنابو جا دندي جام لخاوكي مغاب نرانا ديما لشاني زحايا نقول كنن داي شتري فريدون خسرة وتخلطان قرل جيجي خون جامي جملة داس جمشد براوة كلي كيكاوز بتو تياكا تيكو بيك دريس بايس المطور زولنا
بەراوبەری ئەساسەی تەیمور مەشاطەی توغرای زولفی دیزلەین ڕەنومای مەجنون لە سەحرای دووجین پەی خوسرە و شیرین نەئەرمەن ئاوار پەی شیرین فەرهاد وە بێستون بەر ڕەنگڕێزی کاڵای گوڵناری گوڵان نەغمەی نەوای دەنگ ناڵەی بولبولان تەڕازی باڵای گوڵ لە چەمانان عەمبەر بێزی زوڵ مشکین کەمانان بەڵازان و خۆشەویستان بەردەوام دەبین لە گفتوگۆکەمان سەبارەت بە بەدیهێنانی ئاسوودەیی و پێکەوە بوون لە خێزانەکاندا. ماوەستا گوڵاڵە دەگەڕێمەوە لای بەڕێستان ئەو بنەمایانە چین کە گرنگن یاخود ئەو پایانە چین گرنگن بۆ بەدەستهێنانی ئاسوودەیی خێزان. بەڵێ سەرەتا من پایەکان جێڵم بۆ مامۆستا بەڵام یەکشت باس دەکەم کە گرفتە زۆربەی کێشەکان کە من هەست دەکەم لەوە سەر هەڵدانان خێزانەکانە هەز نەکردن بە بەرپرسیارەتی تر ئایا لایەن ئافرەتەوە بیاخود لەلایەن پیاوانە ئەوەی کە من زیاتر هاتبێتە لام و کێشە بوو بێ لایەن پیاوانەوە بووە یعنی کەم تەرخەمێکی زیاد لە حەد لە پیاوانەوە بەرامبەر بە ئافرەتان بۆ نمونە ئەگەر بڵێن بۆ خۆشی وانە بڵێن بۆ خۆی ئەو شتانی کە تایبەتن بە خۆی گرنگی پێئەدا چ خوێندن بێ چ دەوامی خۆی بێ چ وەرزشکردن بێ قاعە بێ مزگەوت بێ ئەمانە ینی تەرکیزی خاتە سەری و ئەچێ زۆربەی ینی ئەگە ئەتوانم بڵێم هەندێک لە پیاوان ناڵێم زۆربەی باوان ناڵێم هەندێک لە پیاوان ئەمەیان هەیە ینی هەز ناکەن کە ئافرەتەکەیان ماندووە من خێزانی واناسم زۆربەی ئەرکەکەی خسۆ سەر ئافرەتەکە ینی چوونە دەرە و حتا شتکڕین و مناڵ بەخێوکرد و مناڵ بردە قوتابخانە و ئەمانە زیاتر لەسەر ئافرەتن ینی هیچ هاوکارێکی نییە لەوە ڕۆوە ئەمە وای کردووە ئەم تەرازۆ لاسەنگ بێ ینی ئەگەر هەستیان نەکرد بە بەرپرسیارەتی ئەم ژن و پیاوە گرفتێکی گەورە ڕوئەدا بۆ یەکێک لە پایەکانی ئاسوودەی خێزان هەستکردن بە بەرپرسیارەتێک کە ئەویش جێڵ مۆسا کە خۆی ئەو بابەتە باسەکە بۆی من زیاتر تەرکیزەکەم سەر و خاڵە بۆیە داواکەم لە چ ئافرەتان چ پیاوان ئەو زیاتر کام جیلە با بڵێن ئێستا بێ پۆلێنێ بکەینە هاوسرە تازەکانن زیاتر هەست بە پرسیارەتی ناکەن جۆری ئەو کێشانەی خانمان بۆ بەڕێستانی باس کردووە چینیانی چۆن هەست بە پرسیارەتی ناکەن ناگۆڕێن یانەوێ هەر لە وەکو ڕۆژگاری سەڵتەنەت و سەڵتیان بمێنەوە چین زیاتر ئەوەژێکێکە لە خاڵەکان بڵێ ینی هەروازانێ پێشتر کە خێزانی پێگنەیە ناوەڕاتە دەرەوە لەگەڵ هاوڕێشتیا جاروات درەنگی شەویێتەوە ینی چەندها ئافرەت دەبووە وتێتی من چەند جار پێم وتووە لە هەموو پێشەمە جمعەیەکی داوە بە هاوڕێکانی ئەمە یەکێکە لە کێشەکان ئەنجا بۆ نمونە ئەڵێ زۆر شتێڵی خۆت بچۆ بیکە من کاتم نییە سەرکی کاتیشی هەیە وەکو ماوەساوت یا کتێبەکەێنەی خوێنێتەوە یا خەوت و یاچێ بۆ قاعەیە ئەم شتانە ینی ئەگەر بێت و ئەم خێزانانە طبعاً لە وەکو پرسیارت کرد زیاتر لە تازەکانایە ینی ئەم خێزان ئەگەر وا بڕۆ هەز نەکەن بە بەرپرسیارەتی ئەوە نەتیجیان باش نابێ و کێشەکان گەورابن. بەڵێ کاک دکتۆر باز لە پێمان پایەکانی خێزان یاسوودە طبعا ئێمە گەر لە قورئان تەماشای قورئان کەین یەکەم درەخت کە بوو بەهۆی تاقیکردنەوەی ئادەم و حەوا کە شێتان ناوی لە شەجەرەۃ الخولد ئەم درەختە بوو بە قەزیەک بۆ خێزان کە هەندێک لە زانایان کۆمەڵی مادەی زۆر گرنگیان لێ دەرهێنەوە تەمان ئەگەر مەجال هەبوو ئەگەر باسی دەکەن بۆ کاتێکە بەڵام پاییس ئەو پایە سەرەکیانی کە خێزانی ئاسوودە پێک دێنن چوار پایە سەرەکی هەر درەختێک
ئەگەر بۆنێ بۆی حاڵی بن تەمان لە قورئاندا چۆن دەڵێ یاساکانی درەختەکە بوونە کۆمەڵی یاسای خێزانی دەتوانین خێزانیش هەمان تەشبیه بکەین بە دەرەخت بۆی کە بۆنە بمانەوێت درەختێک بڕوێنین بۆەوەی بەردار بێ سێبەردار بێ و بە کەڵک بێ و ئیسراحەتی لە ژێردا بکەین و ئاسوودە بین لە ژێریدا پێویستی بە چوار شتی سەرەکی هەیە یەکەم شت بەرپرسیارەتی هاوبەش دارێک ببرن پێویستی بە خاک هەیە پێویستی بە ڕووناکی هەیە پێویستی بە هەوا هەیە پێویستی بە ئاو هەیە ئەم چوار ماددە سەرەکیە پایی سەرەکی گەشەکردن و بەرداربوون و بەرهەمداری درەختێک لە خێزانیش هەمان پایە هەمان ماددە بەڵام بە عیبارەتێکی دیکە گرنگن خاک بۆ خێزان بریتە لە بەرپرسیارەتی هاوبەشەوەی کە ماوەسە گوڵاڵە باسی کرد بەرپرسیارەتی هاوبەش کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام دەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته لفرمودەکەدا دەفەرمێ الرجل راع دواتر والمرأة راعية على أهل بيت زوجها وولده ولا الروايات كذا بشواز هاتون ئافرەتیش بەرپرسیارەتی لە ئەستۆدایە پیاویش بەرپرسیارەتی لە ئەستۆدا بەڵام بەرپرسیارەتی هاوسەنگ جاری وایە یعنی هەندێک ئیش هەیە ئیشی پیاوە نابێ ئافرەت بەڕاستی زوڵمە لە ئافرەت بۆ نمونە بارکردنی سەلاجە گواستنەوەی مجەمیدە هەندێک بەکار هەندێک شتی قورس بەڕاستی ئەوە زوڵمێکە لە ئافرەت دەکرێت کە پیاو دانیشێت تەماشاکار بێت وانە بۆ بنیەی جەستەی ئافرەت خوای گەورەوای دروست کردووە بەرگەی کۆمەڵشتی قورس دەکرێت کە تایبەتە بە ئافرەتان بەڵام بەرگەی هەندێک لەو ئیشانە ناکرێت بۆیە کاتێک بەرپرسیارەتی دابەش دەبێ بەرپرسیارەتی هاوسەنگ دەبێ ئەوە یەکێکە لە پیا سەرەکیەکان بۆیە زۆر جار زۆرێک لە پیاوان خۆی بە میوان دەزانێ خۆی بە دیکتاتۆر دەزانێ خۆی بە زاپتێک دەزانێ خێزانی بە بەردەست و بە فلیپینی تەماشا دەکەن زۆرێک لە ئافرەتانیش خۆیان بە بێگانە سیر دەکەن هەر تۆزێک نیگەرانی پەیدا بێ وەڵام ماڵەکەی بۆ مێردەکەی بەجێ دەڵێ لە کاتێکدا لە قورئاندا لە یەک شوێندانەبێ لە هەموو شوێنەکان ماڵ نیسبەت درراوە بۆ لای ئافرەت بیوتی کونە بیوتینە هەتا لە حاڵەتی تەلاقیشدا دەڵێ نابێت لە ماڵەکانی خۆیان وەدەرینە وانە لا تخرجوهن من بيوتهن لە کاتێکدا تەلاقێکی دراوە کەواتە ئەو پایە یەکەم پایەی دووەمی خێزان پایەی دووەمی خێزانی ئاسوودە تەمەن ڕووناکی چەندە گرنگە بۆ دەرەخت ڕووناکی لە خێزاندا بریتێ لە ئارامی دەرونی کە فەلسفەی زەواج لێرەوە دەست پێ دەکات لیتەسکون و ئیلەیها وانە کە خوای گەورە دەفەرمێ ئاسوودەیی یەکەم جار لە دەروونەوە دەست پێ دەکات یعنی زۆر کەسەیە مشکلی مادی نیە ئەنی ژن و مێردەکان لەسەر لە قەنەفەی ئاخری مۆدێل و لە ناو ماڵ و ڤێلای ئاخر مۆدێلدا ژیان دەگوزارێنین بەڵام بێکەوەنی یعنی وەکە ماوەسازات پێشتر باسی کرد کە خۆشەویستی کەمە هەندێک لە زانایان و پسپۆڕانی بواری خێزان پێیان وایە لە هەندێک وڵاتی موسڵماناندا ینی لە 10 خێزان 7 خێزان تووشی تەلاقی سارد بوون تەلاقی سار چییە لە ژێر یەک سەقفدا دەژین بەڵام محەبەت و خۆشەویستیان بۆ یەکتر نییە لە تەنیژێک دانیشتون لەسەر یەک قەنەفە بەڵام هەرێکیان ئاراستیان بەرەو شوێنێکە لە ڕێی موبایل و کۆمپیوتەرەوە تەماشا مامۆستا لێرە ژەروایە باوەڕکە بەڕاپرسی لامە لە پێگەی ئەلکترۆنی خێزان مامۆستا عەزیز تەمەنی سەر و 40 ساڵەکان پیاوەکان لە سەر قەنەفە ئاخەون ژنەکان لە شوێنی شکا یعنی لە سا داناو خێزانی کوردی چاوایە بۆ زانیاریتان يعني ئەو معلوماتی دقیقی شەزانە زۆربەی خێزانەکان لە ئەنجامی بەریەکەوتن لەگەڵ خێزانەکانە طبعا ئەمە هۆکاری هەیە ناچینە ناو هۆکارەکانەوە نازم سەری منە قسە بکەم ببوورێت دوو پایان ماوە حەز دەکەین لە بۆ بوورە پێشم بڕی تێبینی شوێن لە قسەکانی مامۆستای عەزیز پای دوم بریتی بۆ لە ڕووناکی بەرتێ لە ئارامی دەرونی لێتەسکون و ئیلەیها بەڕاستی ئەوە زۆر گرنگە کە پیاو ینی بۆن مەگە پیاوێک ئارامی دەرونی بۆ دروست بوو لە هەر شوێنێک بێ حەزی لە ئوتێلی 5 ئەستێرەژنی حەز دەکات بچێتە لای خێزانی بە هەمان شێوە کاتێک ژن و مێردەکە حەزیان لە ناو ماڵ نەبوو حەزیان بە یەکتر بینین نەبوو کەواتە یەکێک لە پایەکان تووشی ئیشکال بووە پای سێم بریتێ لە هەوا یعنی بۆن منە ئۆکسیجین طبعا زۆربەی درەخت دووەم ئۆکسیدینی کاربۆن وەردەگرێ ئۆکسیجین دەداتەوە بە پێچەوانی مرۆڤ هەندێک درەخت شێوەکو گوێز و ئەوانە وەکو مرۆڤ وایە هەوا چەندە گرنگە بۆ دەرەخت لە خێزاندا بریتێ لە حیوار و گفتوگۆ گفتوگۆی خێزانی یەکێکە لە پایە سەرەکیەکانی
خێزانی ئاسوودا تاوان ئەوەی کە باز دەکەن لە ڕەمەزاندا بە فعلی حیوار و گفتوگۆ مەجالەکەی زیاتر دەبێت بەڵام ئەمە زۆر ینی باز دەکەین حیوار وەکو ترافیک لای دوایە گڵۆپی سوورمان هەیە زەردمان هەیە سەوزشمان هەیە هەندێک حیوار و گفتوگەیە مەمنوعە منعن باتن ئیستەدام دروست دەبێت بۆ ژنەکە باسی ڕابردووی هەڵی خۆی بکە بۆ مێردەکەیەوە یەکسەر کێشە دروست دەبێت نیە یان پیاوەکە باسی وەرج و پەیوەندیەکانی خۆی لەگەڵ کێوکێدا باسکە بۆ خێزانی وەزع تێک دەچێت بەڵ ئەوە گڵۆپی سوورە نابێن نە پیا و نە ئافرەت هەندێک هەڵەکانی خۆیان بە یەکتر باسکەن کە بێتە هۆی تێکچوونی خێزان و تێکچوونی ئاسوودەی ئەمە لەسەر ئەوەیە فەرمێت ئەو حیوارە ئێمە هینێکمان هەیە پرۆژێکمان هەبوو کاتی خۆی لەسەر کۆبوونەوەی خێزانی مانگی جارێک یعنی ئەگەر تۆ ئەو کێشە کەڵەکەبوانەی کە لە ناختا هەیە چ ژن چ پیا و بیڵێت ئینفجار ناکات یعنی زۆربەی دەنگ بەرزکردنەوەی خاتونان بەسەر مناڵان ئەوکارەکەی وەیە کە پێشتر بەڵام ئێمە لە کاتی تۆڕەبوون هەڵچوونەکانە ئامۆژگاری یەکتیەکەین ئەمە زۆر کێشەیە ئەمانە خۆی خەلەرن لە ژانی خێزانی بۆیە بە فعلی ئێمە پێویستمان زۆر بە هۆشیارکردنەوەی خێزان هەیە ئێمە تاوان وەکو ئینستیتوتی دژیار ئیعلانی ئەکادیمی ڕاوێژکاری خێزانی ماکرد ئینشاڵڵا لە دوای ڕەمەزان ریکلامی بۆ دەکەن بۆی ئەو خەڵکانەی کە دەیانەوێت لەو بوارەدا پسپۆر بن بۆ چارەسەری کێشە خێزانەکەم بۆ منە ئێمە مەلیسێکی ئیستشاری خێزانیمان هەیە لە زۆربەی تقریباً لە 22 وڵاتی عەربی من لە کوردستان بەرپرسی ئەو بوارێ ئەو بەشێم یعنی بۆ منە لە ئیمارات دکتۆر خەلیفە مەحرزی هەیە بۆ خۆی باس کرد لە کۆبوونەوەیەکدا وتی ئێمە لە ئیمارات کە وڵاتێکی زۆر بچووکە 40,000 ڕاوێژکاری خێزانیان پێگەیاندووە 40,000 ڕاوێژکاری خێزانی ئێمە لە کوردستان بەڕاستی بەداخەوە لەوانەیە عەدەدێکی زۆر کەممان هەبێت پێویستمان بە هۆشیار ئێنی ئێستا ڕۆشنبیرترین خێزان لەوانە نەزانی حیوار و گفتوگۆ لە چدا دەکەن بۆیە هەندێک خاڵ هەیە سوورە وەکو ترافیک لایت ترافیکی ئەوی هەندێکی زەردە کە پێویستە بزانێ بە حەزەرەوە قسەی لەسەر بکە هەندێکشی سەوز لە تۆ کامە زەردەکەی کامە سوورەکەی مەفروضە بیزانی پای چوارەم و کۆتاییش کە لە پایاکە سەرەکیەکانی خێزان بریتێ لە ئاو چەند ئاو گرنگە بۆ درەخت بەبێ ئاو نابێت تەوان وەنیە هەتا ئەوانش کە خوار ڕسکن ینی هەر پێویستان بە ئاوی ئاو خەزم دەکات بۆ خۆی ئەگەر نە بەبێ ئاو هەر نابێت تەوان لە خێزاندا ئاو بریتێ لە خۆشەویستی لەناو هەر خێزانێکدا خۆشەویستی نەما وجعل بينكم مودة ورحمة مودەش خۆشەویستی حەقیقیە بۆیە زۆربەی زانایانی پسپۆر لە بواری خێزاندادان خۆشەویستی ڕاستەقینە لە خێزاندا لە ساڵی دوای ساڵ و نوێک بۆ 2 ساڵ دەست پێ دەکات ئەوەی دیکە توێکڵی خۆشەویستیە عاتیفێ زیاتر زاڵە مەودەنی هەر مەحەبەیە بۆیە هەر کاتێک لە هەر خێزانێکدا ئەم چوار پایە بوونی هەبوو خێزانێکی ئاسوودەیە بەرپرسیارەتی هاوبەش ئارامی دەرونی و گفتوگۆی خێزانی زائیدەن خۆشەویستی لە هەر خێزانێکدا یەکێک لەو پایانە گرفتی تێدا بوو ئەو خێزانە ڕێژەی ئاسوودەی دادەبەسی تێبینێکمە بۆ وڵا ئەوەی تەلاقی سادەمێت وزەک زیاتر لەسەرەوە دوێن پێما بێمە زۆرە لە نێو کۆمەلگای ئێمە شوور دەرەوە شابوونی هەیە وڵا ئێمە پێڵین زیابوونەوەی بێدان ئەنێ زۆر بەهێمنی هەیە لە ناو ئەو خێزانانەی کە تەمەنیان لەسەر و 40 ساڵەوەن هەتا 6 ساڵ ینی ئیتر بەس ئەوەیە لە چوارچێوەی ماڵاگای پێکەوەن بەس لە چوارچەوەی باری فسیۆلۆژی و پەیوەندی لەگەڵان بە هیچ شێوەیە لەگەڵ یەکانین ئەمە هەڵبەت حەز ناکەم هۆکاری تری هەیە و زۆرە خیانێت بسمان ناو بابەتەکانەوە بەڵام مامۆستای عەزیز گلەی لە پیاوانە ئێمەش هەمان شێوە گلێمان لە خاتونانی عەزیز هەیە جاری وایە لەبیرتان نەچێت ئێمە کێشەمان هەیە ئەو خاتونانەی کە لەگەڵ هاوسەرەکان لەگەڵ مردەکانیانە یعنی هەمان کۆپی دایکیان ینی لە ساڵ 99 ئەو سیستەمە خۆراکی دایکی هێنێ لە ناو خێزانەکە جێبەجێکات لە ساڵ 95 ئەو سیستەمە پەروەردەی دایکی لە ناو خێزانەکەی منە جێبەجێکە باوەڕکە ئەتوانم بڵێم زۆربەی خێزانی ژنی کورد نازانێ ڕێژەی خوێت چەندێ بیکاتە خواردنەوە زانیان لە خۆتیەکە دایکی دوو کۆچکی تێک دوو کۆچکی تێکات کاکە مەلاکمە تووشی زەخت بووین هەموو کورد بزانە بورێکەوەڵێمە بەسمەوە نییە ینی هەندێک شتی ڕۆشنبیری هەیە بابەتی ڕۆشنبیری هەیە پێویستە خۆت فێر بیت نەک وەکو دایکە کۆپی بیت بەخوا ینی زۆربەی خێزانی ئێمەش ڕەنگە کۆپی باوکمان بین هەمان ئەوان ینی کێشەی ئێمە ئەوەیە جای گلەی ئێمە لە خاتونە بەڕێزەکان ئەوە ینی کۆپی خێزانەکانی خۆیان هێنن ڕێک لەناو ئەو خێزانەیە بەرجەستەیەکەن کە لەگەڵ یاژی
ئەوە بۆ چوونی منە لەسەر ئەگەر کۆپیەکی جوان بێ بۆ خراپ خراپ جوان نییە زۆر جار چکە گونجاو نییە ئەو کۆپی ئەو سەردەما ئەم سەردەما گونجاو نیە بەڕای من ئەژینە بەهاکانی دروستن خۆشەویستەکەی دروستە ڕێزگرتنەکەی دروستە ببوورە مامۆستا لێ بنەکەم ئەژینە ئەو کۆپی کە مەسەلەن کاتی خۆی من ننکەم مەسەلەن بۆ نمونە لە کۆڵانەکە دەرەکە و باپیرەم هاوارێکرد فها لای کوینەکە شاسی فاتە ئەو خۆشەویستی کە ئەو دەریە بڕێگەر من بیکەم قینە بەس ئەمە ئێستا هەیە ینی ئەبێتە شتی نەفسی يعني همان أو جێبەجێکات ئەوە هۆکارەکەی بەقلان هۆشیارکردنەوەی خێزانی یەکێکە لە هۆکارەکانی بەردەوامبوونی ئاسوودەیی و یەکێکە لە هۆکارەکانی کۆنتڕۆلکردنی کێشە خێزانیەکان وڵاتێکی وەکو مالیزیا لە ساڵی نێوەتەکان نازانم بالضبط نەوەت و چەند ینی هەستیان کرد ڕێژەی تەلاق گەیشتوتە لە 138 کۆمەڵی خەڵکی پسپۆڕ حکوومەت بانگی کردن چی بکەین چی نەکەین بڕیاریاندا پەیمانگایەک دامەزرێنن تایبەت بە هۆشیاری خێزانی بەڵام نابێ هیچ دادوەرێک عقدی زەواج و ڕوخسەتی زەواج عقدی زەواج مۆرکە بەبێ شەهادەی ئەو پەیمانگایە لە ماوەیەکی زۆر کەم داتوانیە ڕێژەی تەلاق و جیابوونەوەی ڕاستەقینە ینی تەلاقی گەرم بیگەێنە لە 108 لە ماوەیەکی زۆر کەمدا ینی ئێمە بەڕاستی بەداخەوە ینی لە وڵاتی ئێمەدا کەناڵەکانی ڕاگەاندن بەگشتی و ینی ئەوە تەماشا دەکەین کە ینی کارکردنیان لەسەر هۆشیاری خێزانی کە دەڵێم هۆشیاری خێزانی لە خواردن و خەوە دەست پێ دەکات شێوازی مامەڵە ینی بۆم لە کچێک تەمەنی 18 ساڵیدا شوو دەکا ینی نازانێت بەرەو دایکایەتی دەڕوە بەرنامە و پلانی نییە کوڕێک زەواز دەکە نازانێت دەبێتە باوک لە داهاتوودا منداڵەکەی پێویستە چۆن بێ بۆیە پێویستە بەڕاستی کار لەسەر هۆشیارکردنەوەی خێزان بکرد نەک تەنها لەمە ئەو بەرنامەی جەنابتان زۆر شتێکی جوانە بەڵام پێ باشە ئەم بەرنمەیە بەردەوام بێ و بە فعلی کۆمەڵی خەڵکی زۆر بەتوانە و لێهاتووهەیە لە پیاوان و ئافرەتان و دەکرێت کۆمەڵی خێزان بدورێنی کێشەکان بۆ منەت ئێستا زۆر کەس بە تایبەتی کوڕ و کچ پێیان وایە باشە چۆن کێشە نامێنێ با بە هەموو خێزانی کێشە هەیە لەناو خانەوادی پێ مەسڵسەلەم کێشە هەوە بەس چۆن کۆنتترۆل دەکرێت چۆن دەستی بەسەردا دەگری وەنیە پاشان ئەوەی کە دەڵێت تەلاقی بێدەنگ یا تەلاقی سار تەڵای هەردوو زاراوەکە هەیە لە ناو خەڵکی ئەوانە بەفعلی ئێستا لە ناو زۆرێک لە خێزانەکاندا ینی بەتایبەت لە ناو جیلی پێشووتردا بەکارهێنانی زمانەکانی خۆشەویستی و بەتایبەت تعبیر لێدان بۆ خێزان دەتوانە بڵێم ینی تحت الصفرە بەڕاستی زۆر کەم ینی لە کاتێکدا توێژینەوە زانستەکان لەسەر خێزان پێمان دەڵێن هەموو ئافرەتێک لە دوای 40 ساڵ بۆ 45 ساڵی فۆرماتی خۆشەویستی بۆ دروست دەبێتەوە ینی بۆ نمونە چۆن لە گەنجیتدا پێی خۆش بۆ هاوسەرەکە پێی بڵێ گوڵەکەم دڵەکەم چاوەکەم ڕوحەکەم کەلیماتی خۆشەویستی بۆ دەرببڕێ لە 40 ساڵ و 45 ساڵی هەمان شت هەمان حەزی بۆ دروست دەوێت بۆیە ئەگەر دیقەت دەین لە خیانەتی زەوجی چه خیانەتی ئەلکترۆنی بێ چه خیانەتی کە بێ لە دادگاکان تەماشا دەکەی زۆر جار ئافرەتێک چووکە ئەو فەراغی خۆشەویستی بۆ دروست بووە کەسێک نامەیەکی بۆ دەنێرێ بە مێسنجەر بە هەر وەسیلێکی پەیوەندی دەڵێ چۆنی گوڵەکەم یەکسەر وەڵام دەداتەوە چکە ئەو فەراغی بۆ دروست بووە فەراغی عاتیفەی بۆ دروست بووە بۆیە ینی تەلاقی سارد یا تەلاقی بێدەنگ یا تەلاقی عاتیفی بەڕاستی زۆر ڕێژەکەی زۆرە پێویستە کاری لەسەر یەک شتمان هەیە مەسەلەن ئێمە کاگەر بگەڕینەوە بۆ قورئان هەموو پایانی کە مامۆستا فەرموویت هەر لە سەکەن هەر لە مەوەددا هەر لە ڕەحمە ئەمانە هەمووی داوای کردووە لەناو خێزانە هەبێ بەس شتێک کە ڕاگری ئەمانەیە یعنی شتێک کە ئەمانە دروستەکە لەناو خێزانە ئەوە گرنگە چی دروستیەکە لەناو خێزانە چی وا لە پیاوەکە ئەکات مەسەلەن ڕەحمە و مەوەددە ببەخشێت چی وا لە ژنەکە کە سەکەن ببەخشێ بتوانێت تەواوکەری یەکتر بن لە قورئانە ئیشارەت بە چەند شتێک کراوە مەسەن لە بابەتی تەلاقە و لە سوورەتی تەلاقە سوورەتێکی کورتە لە هەموو شوێنەکانی قورئان زیاتر باسی تەقوا کراوە مراعاتکردن و لەخوا ترسان واتە ئەم پیاوەیە ئەم ژنە کاتێکەوە بەیەکەوە ئەژین لە کاتێکە لە یەک جیابنەوە پێویستە هەست بە ڕقابەی خوای گەورە بکەن جا خوای گەورە ئەفەرمێ کاتێکە باسی پیاوانەکە و داوا لە پیاوانەکە فەرمێ ئین الله کان عەلیەّا خوا لە تۆ گەورەترە بەرزترە ئاگات لێ بیان بە هێز و بازوی خۆتان مەنازە خوا ئاگای لێتە لەبەرەوە ڕقابەی خوایی لەناو خێزانە زۆر گرنگە بۆ چونکە نەفس هەیە هەر لە بابەتی خێزانی ئایا خوای گەورە فەرمێ وأحضرت الأنفس الشح نەفس وایە نەفس ئەنانیە ئەگەر بەرەڵای بکەی ئەم ژنە وا خێزانەکە ئەبا بەڕێوە
کە بەس مەسلحەتی خۆی بێ بەس بۆ خۆی بێ زۆر جارە بینین لە ناو خێزانەکانە قەبزان پیرەمێردا ئەو ئیشارەتەی یاوە ئەڵێ ژن ئەگەر لەگەڵ مناڵەکانیا گەورە بوو یەکیان گرت پیاوەکە لە ماڵەکە نەدەر زۆر جار شەڕی سارد لە بینی ژن و پیاوە هەیە ئەگەر واز لە نەفسی خۆیان بێن پیاوەکە زۆر جار غیرە ئەیگرێ هەستەکە مناڵەکان یا ماڵەکان و بۆ ژنەکەیە یا مناڵەکان زۆرتر هەست بە ژنەکە بە دایکەکەیانە دەن تا ئەم خەریکە هیمالەکرێ دایکەکەش زۆر جار غیرە ئەیگرێ لەبەرەوە ئەگە ئەم نەفسەکە خوای گەورە فەرمێ ئەنانێتی تایە شوحی تایە مەسەڵەن حەزەکە حەریصە لەسەر شتانامی بۆ خۆی بێ زۆر جار ئەم شەڕە ساردە لە بینی ژن و پیاوە درێژە ئەکێشێ بەس ئەگەر ڕقابەی خوایی هەبێ تۆ خوای گەورە سیرتەکە و ئاگای لێتە لەبەرەوە تۆ شتێ نابێ بکەی بە ویژدانەوە ژیان بکە ئەم پیاوە بڵێن کە لە ناو ماڵەکایە مانوبوونیەکانی تەسحیەکانی لە بەرچاو بگرە لەبەرەوە کاتێک کە هەستەکەی مناڵەکانت بەلای باوکیانە و قسەی باوکیان زۆر زۆر بەلاوە گرنگ بێ دڵت پێ خۆش بێ بۆ چونکە سبەینێ بۆ تۆ ژوابن سبەینێکە گەورە بێ جا زۆر جارژن لە بیدایەتی ژیانە هەست بەوە ناکە بەس کە گەورە بێ هەستەکان ماڵەکەی بڕیاری تایە ماڵەکەی پارێزراوە ماڵەکەم بە چیش پارێزراوە بۆیکەوە بڵێن باوک لە ماڵە شوێن مەقامی پارێزراوە کە مەقامی باوکەکەی پاراست مەقامی دایکەکەش پارێزراوە بۆ چونکە باوکەکەش بە هەمان شێوە داوا لە مناڵەکانەکەەوە مەقامی دایکیان پارێزن و دینیش داوای کردووە لەبەرەوە ئەو ڕقابە خواییە لە ناو خێزانە زۆر زۆر گرنگە بە تایبەتی ئێمە موسڵمانی پێویستە ئاگامان لەوە بێ ژن و پیاو هەر لە بیدایەتی ژن و مێردایەتیۆ کە خوای گەورە بە زەوج ناویانە بە زەوج واتە دوو نەوعی جیاواز لە بەشەری کە پێویستە یەکتری تەواوکەن و لە ناو ماڵەکە یەکتری تەواوکەن زوڵم لە یەکتری نەکەن تعدا لە یەکتری لە حەقی یەکتری نەکەن ئەم ڕقابە خواییە نەبێ باقی شتەکان بڕۆ بکە هەر نووسینی سەر وەرەقەیە شتەکان دابنەوە بیکە بە شیعار ئەگەر هەست نەکەی لەبەرەوەی کەوا نەفسێ هەیە هەست نەکەی بەو ڕقابەی خوایە و لە خوا نەترسی زۆر جار مافی بەرامبەرەکەتە خۆی لەبەرەوە ئەوە زۆر زۆر گرنگە لە ناو ماڵەکانە زین و بکرێتەوە ئەوەی کە تۆ لە ناو ئەم خێزانای بەڵێ مافت هەیە بەس خەڵکیش حەقی هەیە بەسەر تۆ ئەو حەقانە پارێزە بۆ چونکە خوای گەورە ڕقیبە بەسەر تۆ خوای گەورە عەلیە سبەینێ لێپرسینەوەت لێکە و خۆیش زەرەرەکەی چونکە خێزان هەر بەڕاستی کەشتیەکە ئەندامانی خێزانی تایە ژنەکە لێرەوە بیەوێ کەلێنی تێبخە سبەینێ خۆی زەرەرەکە پیاوەکە بیەوێ کەلێنی تێبخە سبەینێ خۆی زەرەرەکە لەوانەیە ئەو ئێستا ژنەکە مەسن زۆر زۆر حەزەکە پیاوەکەی بیدوێنێ تەمەن ئەکەن پیاوەکە لەوانەیە زۆر پێویستی بەو دوان و لالێکردنەوە و خۆشەویستیە بێت لەبەرەوە هەر لە بیدایەتی ژیانە باشتەکان بڵێن مادەم زەوجیە و مادەم خوای گەورە شتانی کە دایناوە ڕقابەی خوایشی فەرز کردووە لە ناو ناخی ژن و پیاوە هەبێ زۆر زۆر بە ینی ئاسوودەی ئالەویایە تۆ خزمەتی ئەوەکەی خزمەتی مناڵەکەی بەس خۆت لێرەوە پێی مرتاحی بۆ چونکە چاوەڕی پاداشتێکی هەم دنیای شوان قیامەتی بەزار باشە بیکەینە کۆتا قسە چونکە دەفەتمانەوە کۆتا قسە من مامۆستا پێم وایە خراپترین جۆری عقد بە بەراورد بە هەموو عقدانی لە ئیتر لەم ژیانەیە هەیە عقدی زەواج نووسراوە ئەو نووسراوی عقدی زەواجە چونکە هیچ شتێکی دیان نیە مەسەلەن بۆ نمونە تۆ سیارێکە کردی یەک کتێبەوەی لەگەڵایە شتێکە کڕی یەک کتێبەوەی لەگەڵایە بەڵام تۆ وەرە سەیری عقدی زەواجەکەکەیت ئەوە لەسەر قسەکانی بەڕێز مامۆستا ئەڵێ گەنجێک ئاوا سەیرێکە ئەڵێەوە بۆ سەیرەکەی هەلی وەردەبێت وڵێ وڵا بزانم تاریخی ئەکسپایری تایە یعنی بەجددی ئەو عقدی زەواجە هیچ شتێکی دیان ینی زۆربەی ئەو کەسانی لە کۆمەڵگەی ئەمە زەواجەکەن سیرکەیانی باوەڕکە جارێ ئەوە احترام و ڕێزم هەیە ئەوە بۆکو بابەتێکی ینی ئەڕێژنێکی بۆ بێنە بۆی عاقڵ بێت ئەمە ناچینە ناو ئەو بابەتەوە ینی زۆربەی ئەوە من پێم وایە پرۆسەی زەواج لە کوردستانە احترام ئەگەر بڵێ میانسیبە ینی هیچ بەلاغیتیان نیە بۆ دەرچوونە زۆر جار ئەزانی خێزانی کوردی ئێستا زۆر زۆر بەجددی ئەفەرمە ماسای بەڕێزە فەرمێ کێشەی زۆری تایە هەموو خێزانی کوردی ینی بەجددی ئەتوان بڵم بە ڕێژەیەکی زۆر ینی لە ساڵ 90 ئێستا جاران کاکە باش بوو ئێمە دوای 3 ساڵ 4 ساڵ ئێستا هەر لە ئەوڵی جارەوە تەقیتێکەوە مامۆستا معقولە لە مانگی یەکەمەوە تەقیتێکەوێت معقولە لە ساڵی یەکەمەوە تەقیتێکەوێت هیچ نەوێت تۆ 2 ساڵ 3 ساڵ پێکەوە تۆریش باسی کرد کە پێویستمان بە دروستکردنی ڕاوێژکاری خێزانیە ڕاوێژکاری خێزانی
یعنی خۆ ئەمە چیە بۆ ئەوەی کە ئەو هاوسەرانە پێویستیان پێێتی ینی خۆ ئێمە چییە جاری و جەلسانای بینین یەکەم جەلسە بەس ئەڵین قسەی خۆت کە قساکە و ئەڕوات یعنی ئەگەر کەسێک هەبێت گوێی لێ بگرێت کێشە ئەوەیە ئەو خاتونە بەڕێزانە کەس نیە جوان لێ بگرێت و ناشتوان نهێنەکانی خوان لای کەسێکی تر باسکەن چونکە بەجددی ینی کەسی سێم تیا دەبێت لەبەر پرۆسی هاوسەرگیری ئەو فۆرمە کۆمەڵایەتیە کۆنی کە هەیە ینی زۆر جار دۆزەخە بۆیە گەنجی وایە لە زەواج ڕاکات دەڵێ خۆشەویستیە گوژێت ینی ئازادیەکەی زەو دەکات ینی لەبەرەوە هەردوو لامان بەرپرسیارەتەکە وەرناگرین ئەو بۆچینی من بە کۆتایی وڵای من ئەڵێم تەمانە بێ هەمومان بزانین ئەم خێزانە کە دروست دەکرێت لە دوو کەسی جیاواز لە دوو بیئەی جیاواز لە دوو خێزانی جیاواز دروست دەبێ ینی جگە لەوەش خێزانەکان چه ئافرەت کۆمەڵێ جیاوازی خۆی هەیە لەگەڵ پیا و لەگەڵ هەردووکیان جیاوازیانەیە بێم جیاوازی قبول بکەن کەوابێ ئەبێ مدەتێکیان ئەوێ ئەمانە قبول کردێ بێ کۆمەڵێ ئەم کۆمەڵە تەنازول بکە ئەو کۆمەڵە تەنازول بکە لە شتەکە ئەنجا ئەتوان خێزانێکی دروست پێک بێنن ئەمەش وەکو مامۆسایان ئاماژەیان پێویستمان بەوەیە خێزانەکان کۆمەڵێ خول ببینن کۆمەڵێ دەورات ببینن چۆنێتی خێزان دروستکردن چۆن ئاسوودا چۆن هەمان شێوە ئێمە شتێکمان بیر چوو کە خۆ مەرجنیە کێشەکە لە بینی ژن و پیاوە بێتەنا ئەی مناڵ هەنیستێکی ئێستا گرفتی گەورە لە پەروەردەی مناڵایە مناڵ گوێڕایال نییە مناڵ کێشە دروستەکە ینی ئەم دایک و باوکە لەبەر کێشەی خۆیان ینی مناڵەکەی هیمال کراوە ینی کێشەکانی خێزان ساڵی تر باجەکەی دەرمەڵە ئێستا هەمومان بیلەوەکەین و ئەم جیلەکە پێبگاس بینە گەورەترین کێشە دروستە بێ لە کوردستان ینی بێمە هەوڵ بین جارە خێزانەکان پێک بینەوە ئەم خێزانە گەنجانە جاویش لە ڕووی لە ڕێگەی ئەم بەرنامانەی بەڕێستانەوە و لە ڕێگەی خول و ڕاهێنانەوە لە ڕێگەی ئیتر ڕایشکارەکانە و لە ڕێگەی چی پێمان بکرێ هەوڵ بین خێزانی کورد بپارێزی لە کوردستان ئەخوا دەستان خۆش بێت دکتۆر محەممەد پێم خۆشە کۆتاقسە بە دوعاەکی خێر مەجلیسەکەمان بۆ نورانی کە و لەم شەوانی پیرۆزانی مانگی ڕەمەزان ئینشەڵا عاقبەت هەموو لە یەکمان خێر بخوای گەورەشەوە ئێمە بە دوعایان دووسێ قسەی کرد والله طبعا خوای گەورە لە قورئاندا دەفەرمی یا ئەیها الذین آمنوا قوا أنفسکم وأهلیکم نارا بەڕاستی لەناو هەر خێزانێدا بە تایبەتی دایک و باوک ئەم هەستێ دروست بێ کە خۆیان بە بەرپرسیاری دنیا و قیامەتی خانەوادەکەیان بزانن ئەم هەستی بەرپرسیارێتە بەڕاستی کاریگەری هەیە لەسەرەوەی ئاراستەی خێزان بە دروستی بڕوە چووکە ئێمە گەسەری دەقەکانی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام تەماشا دەکەین ئێمە خێزان لە بەهەشتدا دامەزرێنرا یەکەم جار یەکەم خێزان لە بەهەشت دروستکرا دوایی دابەزین بۆ سەر زەوی خوای گەورە خێزانی وا دابەزان و سەرزەوی کە یەکسەر بگەڕێتەوە بۆ بەهەشت لە ژێر پێی دایکەوە بەهەشت دەست پێ دەکات فەثەمە الجەنە و لە دەرگای باوکیشەوە دەچێتەوە بەهەشت بەڵام کاتێک دایک و باوکی خۆیان بە بەرپرسیار نەزان ئاراستەی خێزان گۆڕنەوە بە تاکید ناچێتەوە شوێنی خۆی پاشان بەڕاستی ئێمە بە قسەکەمان لەسەر ئاسوودەیی ئەمە زۆر جا دەڵێم یعنی زۆر ژن هەیە دەڵێ ئاسوودە نیم بەس یعنی زۆر پیاو هەیە خۆی بە ئاسوودە نابینێ لە حەقەت وەکو لە زانەیەکیان پرسی من ئەسعەد الناس کێ لە هەموو کەس بەختەوەرتر و ئاسوودەترە لە وەڵامدا بە هەمان کەلیمە وشە بەس فەتحە و زەمە جیاوازە فەرمووی من ئەسعەد الناس کێ بتوانێت کەسێک ئاسوودەکە هەر پیاوێک بتوانێت خێزانی ئاسوودەکە هەر ژنێک بتوانێت مێردەکەی ئاسوودەکە بە تەکید ئاسوودەیی لە دەروی خۆت دەست دەکەوێت هەر کامێک لێمە بمانێت لە ژوورێکی داخراودا ئاسوودە بین قەت ئاسوودە نابین ئیلا بەو ئاسوودە دەبین هاوکاری کەسێک بکەین یارمەتی کەسێک دەین دەستگیروی کەسێک بکەین خێزانی لە هەموو کەس لە پێشترە ئەمە زۆر جا دەڵێم تەماشا دەکەین هەمومان خوای گەورە دەفەرمێ لە فەرمودەی قودسیدا وجبت محبتي للمتحابين فيا محبتي خوا بو او كساني ك لبر خوا يكتريا خوش دبي واجب دبي اي باشا تو خزان لهمو كس اولاتره تو خوش دبي اي كواتا ام خوشويستي بيوستي بجوله هي بيوستي بحركته بوي خوش من اسود بين كواتا بيوست بفعلي شلون لهريمي كردستان رخصتي سياقته مولتي الشوفيري هي براسي بيوست همومان زانایان و ڕیسپیان و پیاماقوڵان و سەرجەم ڕێکخراوەکان داکۆکی زۆر چۆن دەڵێ لە شوێنی تایبەت بکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین بەڕاستی ئەم ڕوخسەتی زاواجەشمان بیکە بە قەرارێک بۆەوەی لە داهاتوودا ئاسوودەیی لە ناو خێزانەکان بە هەر لە ڕەمەزاندا نەبێ بەڵکو لە دوای ڕەمەزانیش ئاسوودەیی بەردەوام بێ نازان دوا قسە تەواوە کەس وڵا خۆ قسە بکری هەرمانە دەستی هەموو لای خۆش بێ ئینشەڵڵا هیوادانی بەشێک دەست پەنجەمان قسەبێتە سەر بەشێک لە گرفتەکان و کۆمەڵێک ڕێنوێنی هەبێ بۆ خێزانە ئاسوودەکان دەستی هەموو لای خۆش بێ لە شتان ساوێ سوپاسان گەرمەوە سەگەن موفق بوونێ
بە دوعا خێرەکانیش ئینشاءالله مەجلیسەکەمان والله طبعا عادة دعاء كرد كم بول كاتشمان وكما برو توابون دورا بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه خوای گەن داوە لێ دەکەین بەناوە جوانەکانت بە سیفەتە بەرزەکانت تاعات و عیبادەتی هەموو لایەکمان قبول کەی خوا داوە لێ دەکەین ڕۆژوەکانمان تەراویحەکانمان قورئان و ذکر و وردەکانمان لێ وەربگری خوا داوە لێ دەکەین هەمومان خۆمان دایک و باوکمان خێزان و خانەوادەمان لە ئازادکراوەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز بین خوای گەن داوە لێ دەکەین هەمومان بەتایبەت خێزانەکانمان لەوانە بین کە لە مانگی ڕەمەزاندا دەتوانین بەیەکەوە زیاتر خێزان جۆش و خۆش دەین بەیەکەوە تەبابین خۆشەویستیمان بێکەوبوونمان زیاتر بەهێزکەین خوا داوە لێ دەکەین لەو خێزانانە بین کە مشوری دنیا و قیامەتی منداڵ و خانەوادەمان دەخۆین خوای گەن داوە لێ دەکەین بە ئیسمی عەزەمی خۆ لێ دەپاڕێنەوە لەو خێزانانە بین کە لە ژێر پێدایکەوە بەرەو بەهەشت دەڕۆن و لە دەرگای باوکشەوە داخلی بەهەشتمان دەکەی خوای گەن داوە لێ دەکەین لە گوناهی دایک و باوکمان خۆش بی خوای گەن داوە لێ دەکەین لە شیفای نەخۆشەکانمان بدەی ڕەحم بە پیرەکانمان بکەی ڕەحم بە گەنجەکانمان بکەی خوا داوە لێ دەکەین ڕەحم بە پیاوانمان بکەی بە ئافرەتانمان بکەی بە ئیسمی عەزەمی خۆت لێ دەپاڕێنەوە خوای گەن داوە لێ دەکەین بە ئیسمی عەزەمی خۆت بۆ خاتری حورمەت و ڕێزت بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز هەموو ئەو خێزانانەی کە ئێستا لەم مانگی ڕەمەزانەدا ئاسوودە بوون ئاسوودەییمان بۆ بەردەوام بکەی لە دوای ڕەمەزانیش تا ڕەمەزانێکی دیکە ئاسوودەییمان بۆ بەردەوام بکەی وصلی الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم والحمد لله رب العالمين. يا ربي دەستان خۆش بێ زۆر بەخێر بێن بەڕێز دکتۆر محەممەد سینەمەوەکی مامۆستایانی وەروها ڕاوێژکاری خێزانیش بەڕێز مامۆستا ئازاد جەلال توێژەری کۆمەڵایەتی وەروها مامۆستا گوڵاڵە حەسەن ڕاوێژکاری خێزانی و مامۆستا ئامینە سدیق نووسەر لە فکری خانمان و هاوکات ڕاوێژکاری خێزانی خوا بەخێر بێن خی گەورە بە عیبادەت و چاکە بۆ بەڵێ بینەرانی عزیز لەگەڵ هاوکارم دانیار نورەدین بە هاوکاری هاوکارانم لە ستۆدیۆ و کۆنتڕۆڵ پرگە و بابەتەکانی ئەم شەوی ستۆدیۆسی گەورمان پێشکەشکردن بەخوای گەورەتان دەسپێنین لە ئەمانی خوای گەورەدا ئینشاءالله هەمیشە ئاسوودە و ئارام دەبن بەخواتان دەسپێنین خواتان